از همان روزی که دست حضرت قابیل آلوده گشت به خون حضرت حابیل، از همان روزی که فرزندان آدم زهر تلخ دشمنی در خونشان جوشید، آدمیت مرد گرچه آدم زنده بود. از همان روزی که یوسف را برادرها به چاه انداختند، از همان روزی که با شلاق و خون دیوار چین را ساختند، آدمیت مرده بود. بعد دنیا هی پر از آدم شد و این آسیاب گشت و گشت، قرنها از مرگ آدمها هم گذشت، ای دریغا آدمیت برنگشت. قرن ما روزگار مرگ انسانیت است، سینه دنیا ز خوبی ها تهی است. صحبت از آزادگی، پاکی، مروت ابلهی است. صحبت از موسی و عیسی و محمد هم حتی نابجاست. قرن موسی چون بهاست، روزگار مرگ انسانیت است. عزیزان و خۆشەویستان، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە ئەم شەویش لە شەوێکی دیکەی پڕبەرەکەتی مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ هاوکارم کاکشوان لە خزمەتتانین. لە خوای پەروەردگار دەپاڕێنەوە تاعات و عیبادەت و ڕۆژ و نوێژی هەموو لایەکمان قبوڵ بفەرمێت. تا کۆتایی بەرنامە ئەم شەویش لەگەڵمان بن. زۆر سپاس کاک جەلال. با منیش تەرجمەی گێڕەکانی تۆ بخوێنمەوە. لەو ڕۆژەوەی دەستی حەزرەتی قابیل سوور بوو بە خوێنی حەزرەتی هابیل، لەو ڕۆژەوە ئادەم و نەوەکانی لەگەڵ خوێنیان تێکەڵ بوو، ژەهری تاڵی و دوژمنی. ئادەمیەت مرد و ئادەم هەرزیندوو، لەو ڕۆژەوە یوسف خرایە چاڵ بەدەستی براکانی. یانە ڕۆژەی دیواری چین بە شەلاقی خوێنین بنیاد نرا دیوارەکانی. ئادەمیەت مرد بوو، بەردەوام دنیا پڕ لە ئادەم و ئاشی زەمانە چەرخا. قەڕنەکان هاتن و تێپەڕین لێ بەسەر مەرگی ئادەمە. ئادەمیەت هەر نەهات و دەنگی نەما. ڕۆژگار ڕۆژی مەرگی مرۆڤایەتیە، ئەم دنیاە بێبەشیە بۆ باشی. ئازادی و باشی نەکەی بکەی باسی، یان شێتی یا بلە یا کەساسی. دووبارە سڵاوتان لێبێت و شەوتان باش و ئاسوودە و کامەران بن. ئەم شەویش لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد لەگەڵتانە بین لە مهری ڕەمەزانەوە مێ دەکەین بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمانجێگەی ئەم شەومانجێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. دووادارین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنەوە و هاوڕاش چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوەین لە بەرگەی پرسیار و وەڵام. دەچینە لای یەکەم پەیوەندی بابزانین کێمان لەگەڵا. محبوب ئەحمەد لە سلێمانی. دیارە پرسیاری یەکەمان لەسەرەوەیە، لەسەر پێشنیاری کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت قورئانی پیرۆز کۆکرایەوە. خاتو محبوبە سڵاوی خوای گەورە لێبێت و ئەم کاتت باش. وەڵامی ئەم پرسیارە لای جەنابەت چییە؟ هەموو کاتێکی باش و دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس. وەڵای پرسیارەکە دووبارەکەی تۆجانگەم تێوەی نەبوو. لەسەر پێشنیاری کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت قورئانی پیرۆز کۆکرایەوە؟ عومەری کوڕی خەتاب. عومەری کوڕی خەتاب. سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو محبوبە. بەس یەک پرسیاری تر ئەگەر زەحمەت نەبێت دوێنێ شەو کێنە لە تیر پشکەکان ناوی دەرچوو؟ دوێنێ شەو ئەگەر هاوکارانم یارمەتیم بن. سنوور محمود لە چەمچەماڵ بوو. دوێنێ پێم وایە خاتو سنوور بوو. تەواوە خاتو سنوور دەرچوو، دوێنێ سنوور محمود بوو. سپاس بۆ تۆش خاتو محمود. بەڵێ چینە لای پەیوەندیەکی تر لە هەولێرەوە خاتو لەیلا یوسفمان لەگەڵە. سڵاوی خوات لێبێ و شەوتان باش. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. زۆر سپاس خاتو لەیلا یوسف. خاتو لەیلا پرسیاری ئەم شەومان دەڵێ بە لەسەر پێشنیاری کام هاوڵی پەیامبەر سڵاوی خوای لەسەر بێت قورئانی پیرۆز کۆکرایەوە؟ عوسمانی کوڕی عەفان. زۆر باشە ئەو وەڵامە جێگیر دەکەین بۆ بەڕێستان. سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو لەیلا. پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە.
کەیهان سەردار لە خوڕماڵەوە کاکەیهان سڵاوی خوا لێ بێت تاعاتت قبول بێت وەڵامی پرسیارەکەی لای جەنابەت چی هەیە؟ لێوە بێت عادی ئێوەش قبول بێت. زۆر سپاس. پرسیارەکە دەزانی کاکەیهان؟ بەڵێ دیارە وەڵامی پرسیارەکەتان عوسمانی کوڕی عەفانە. کاکەیان عوسمان؟ عوسمانی کوڕی عەفان. عوسمانی کوڕی عەفان دەستخۆش بێ کاکە. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە بەردەڕەش کاک عەدنانمان لەگەڵا سڵاوی خوات لێ بێ کاک عەدنان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. ايش برنامج لك؟ زور سپاس کاک عەدنان کەم. بلا هكذا زعمتنا ليدن ابتشاري لبوم بخونو دوباره. ئەحمەد کاک جەلال ئەگەر پرسیارەکەی بۆ بخوێنیتەوە. لە سەردەمی کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت قورئانی پیرۆز کۆکرایەوە؟ إمام عثمان. ئیمامی عوسمان. بله. تەواو؟ بله. سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە ئاکرێ لای پەیوەندیەکی تر خاتو ئیمان لەگەڵمانە سڵاوی خوات لێ بێ. عەلەیکم السلام. چاوانی باشی مامۆستا. زۆر سپاس خاتو ئیمان. تەسەڵاتیلواتکەم سەرکەرتی بندسنا بە حەستە ئینشاءالله. زۆر سپاس. بەڵێ سەیدە پرسیارە خۆ بۆ من دووبارەکە نازیەت نەبێت. خاتو ئیمان دەچینە لای پرسیارەکەمان هەرچەندە بینەرانی عەزیز پرسیارەکەمان لەسەر شاشەی پەیام هەیە لەسەر پێشنیاری کام. نابینامە سەیدە ببورن. چۆن؟ نابینام ببورن. من تێنەگەشتم. خاتو ئیمان پرسیارەکەمان ئەمەیە زۆر باشە. پرسیارەکەت بۆ دەخوێنمەوە خاتو ئیمان. خۆشحاڵم کە جەنابەت وەکو خاوەن پێداویستیەکی تایبەت پەیوەندیمان پێوە دەکەی ڕێزی تایبەتیت هەیە. خاتو ئیمان پرسیارەکەمانەوەیە لەسەر پێشنیاری کام هاوڵی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت قورئانی پیرۆز کۆکرایەوە؟ ئەبوبەکری سەدیق. ئەبوبەکری سەدیق. سپاس خاتو ئیمان. سەڵاوەڕەت بۆ برا بەسە پەیوەندیان زی. خاتو ئیمان ئەگەر گوێت لێمە من پێشنیارەکەم وەڵامەکەت بگۆڕی. بڵێ ئیمامی عوسمان دیت. بە ئیمامی عوسمان بێ. باشە زۆر سپاس بۆ خاتو ئیمان. دووبارە دەستخۆشیلواتکەم. سەلام عەلەیکم. عەلەیکم السلام ورحمة الله. لە گەرمیانەوە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە. خاتو بەناز جەمالمان لەگەڵە سڵاوی خوات لێ بێ. السلام عەلەیکم. عەلەیکم السلام ورحمة الله. دەستخۆشی بەناوەکەتان دیەکەم. زۆر سپاس. زۆر سپاس خاتو بەناز. خاتو بەناز عوسمانی کوڕی عەفان بێ. عوسمانی کوڕی عەفان. زانیاریت لەسەری هەبوو یا لەسەر ڕای پەیوەندیەکانی پێشوو وەڵامەکەت دایەوە؟ وەڵاهی تەقریبەن شتێک لێزانم. زانیاریت هەبوو؟ خۆی جاری یەکەم ئەبوبەکری سیدیق و بە جاری دووەم عوسمانی کوڕی عەفان. ڕاکەت گۆڕا؟ نەنا باسی مێژوەکەکە. ئێستا ئێمە کام وەڵام بۆ تۆ جێگیر بکەین عوسمان کوڕی عەفان. باشە دەستخۆش خاتو بەناز لە گەرمیانەوە لەگەڵمان بووی. پەیوەندی دیکەمان ئەگەر لەگەڵا بێت زۆر باشە. دیارە پەیوەندیەکان لە کاتژمێری یەکەمی بەرنامەکەماندا پەیوەندیەکانمان کۆتایی پێهاتووە بە دڵنیاییەوە لە کاتژمێری دووەم لە 12:30 ئەو کاتانە جارێکی دیکە پەیوەندیەکانتان وەردەگرینەوە بۆیە لەگەڵمان بمێننەوە تا کۆتایی بەرنامەش لەوەی کە بزانین کێ لە تیر و پشکی ئەمڕۆدا ناوی دەردەچێت بۆەوەی کە بچێتە ناو تیر و پشکی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. دەچینە لای ڤیتیەک با پێکەوە بینەری ئەم ڤیتیە بین.
بۆردی گەنجان لە نووری حیکما الحەمدولیلا هەساین بە کردنەوەی خولێک بەنای خولی سەلاح الدین ئەیوبی بۆ زانستە شەرعیەکان الحەمدولیلا خولەکە هەژوانیتیا خوێنرا ماوەی 6 مانگ بەردەوام بوو 62 ساعت خوێندکاران وانیان خوێند وانەکان بریتی بوون لە عەقیدە فقه ئوسولی فقه علومی قورئان علومی حەدیث فکر ئەدیان و ئوسولی تەفسیر الحەمدولیلا تەلەبەیەکی زۆر ئیسفادەیان لێ کرد و ئەمڕۆژ لەبەر چاوتانە ئینشاءالله 73 تەلەبە لەم تەلەبانە تەخەڕوجەکەن هیواداریم بتوانین بەردەوامی لە خزمەتکردنی گەنجان بتوانین لەم خولانیان زیاتر بۆ بکەینەوەوانێ و لە خزمەتی هەموو گەنجانی وڵاتەکەمان نەبین. بسم الله بەناوی خوای گەورە من وەکو قوتابیەکە لە خولی سەلاح الدینی ئەیوبیا بەشداریم کردووە بەڕاستی ئەم خولە زۆر سوودی پێبەخشیم و لەم کاتە و لەم ڕۆژگارەدا ئەم خولانە زۆر باشن کە بۆ گەنجان بکرێتەوە و هیوادارم نووری حیکما هەر خولی چاکتر و باشتر مامۆ بکاتەوە خوا جەزاتان باتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم ومن والاه. پێم خۆشە لێرەوە پیرۆزبایی لەو قوتابی خۆشەویستانە بکەین کە لەم خولە لە خولی سەلاح الدین بۆ زانستە شەرعیەکان بەسەرکەوتووی کۆتاییان پێ هاتووە و هەروەها دەستخۆشیێکی زۆرمان بۆ مامۆستانی بەڕێسەیەکەوە بە خۆبەخشانە و ماندوونە ناسانە توانیان ئەم خولەمان بەسەرکەوتووی بۆ بەڕێوە بنوە هەروەها سەرپەرشتیارانی خولەکە کە توانیان زۆر بەڕێک و پێکی بە جوانی خولەکە بە کۆتا بگێنن خی گەورە پاداشتی خێریان بداتەوە خی گەورە پاداشتی هەموو برا و خوشکانە بژاتەوە کە هاوکار بوون لەم خولە ماوەی خولەکەش وەک معلومی بەڕێستان تقریبا 32 هەفتە بەردەوام بووە لە سەریەک کە هەموو هەفتەیەک بڵێن هەر 2-3 هەفتە کەڕەتێک وانەیەک خوێندراوە لەوانانی کە عەقیدە و فقه و ئوسوڵە و ئەدیانە و لە هەموو جۆرەکانی تری زانستە شەرعیەکان لەم خولە خوێندراوە خی گەورە پاداشتی هەموو ناکداتەوە. وآية لهم أنا حملنا ذريتهم في الفلك المشحون وخلقنا لهم من مثله ما يركبون. بەڵازیزان دووبارە سڵاوتان لێبێت لەم چاوەڕێی بەرنامەی میهری ڕەمەزان میوانداری گەنجێکمان کردووە لە پارێزگای هەڵەبجێی شەیدەوە تەشریفیان هێناوە کەوی شاعرێکی ملیە بە ناوی سۆفی مەروان. بابزانین سۆفی مەروان کێیە چی لە هەکبەدای ئەم شەو بۆ ئێمەوە بۆ بینەران بەڵامەوەتان بیردێنمەوە لە دوای ئەمە تەوەرێکی دیکەمان هەیە کە بابەتێکی تاو ڕەمەزانیە لەسەر دامەزراوەی و بەردەوام بوون لەسەر عیبادەت و پەرستشەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە زانایەکی ئاینی لە ڕاپەڕینیان لە ڕانیەوە میوانمان دەبێت بەڵام لەم تەوەرەدا لەگەڵ سۆفی مەروان شاعری ملی قسە و گفتوگۆ دەکەین. کاک سۆفی مەروان بەخێر بیت. زۆر سپاس. بەخێر بێت. زۆر سپاس بێ خۆ بەخێر بیت. سۆفی مەروان کێیە؟ من مەروان جەلال حەمە سەعید لە دایکبووی 1995 شاری هەڵەبجێ شەهیدم. ماوەی 4 ساڵە دەستم بە نووسین کردووە لە باری شیعرە کەم تا زۆرێ لای خەڵک بە سۆفی مەروان ناسراوم. سۆفیم پێڵێن و سۆفی مەروانی. بۆ سۆفی باوام کەسێکی متەدەئین بۆ بەدینی ئیسلامە و کەسێکی خواناس و ڕوو لە خوا بووە لە ڕێگەی ئەهلی تەسەووفا بووە و سۆفیەکی ناودار بووە لە ناوچەکە. بەڵێ منیش حەزم کردووە و نازناوی باپیرم بۆ خۆمەڵگرم لای ئێمە پێڵین باوە. تەنها نازناوەکەیە توێ شوێن پێەکانیشی شوێن پێگەشی شەڵا بە ئیزنی خواڵەگرین بەڵام ئێمە بڕوا ناکەم لەم سەردەما کەس وەکو ڕابردوو لە ڕووی دین و ئیمان و عەقیدەوە بتوانێت وەکو پیاوە باشانە 100% شتەکانی بەرێدەسە. بەڵێ زۆر ڕاستە. یاخوا بەخێر بەیگوت فەرمووت 4 ساڵە ئەنووسیت. بەڵێ
لەو تایتڵی بۆمیان نردبوو وساب و شاعیری میلی شاعری میلیە ناسێنیمە بەس لە میلی بوون چیە لەوێ؟ وەڵی وەکو میلی بوون ئەوەیە کە من وشەیەکم لە ناو خەڵکو هاتوومەتە دەرەوە دێڕێکم کە لە دڵی هەر کەسێکە ناڕازی بێ لەم وڵاتەیە هەژار و نەدار بێ لەم وڵاتە دێڕێکمەتوانم من لە بری ئەو بگەمە گوێی ئەو دەسەڵاتدارانەگە گوێچکەیانە بێ بەڵام گوێیان نییە بۆ بیستنی حەقەوە. باشە زۆربەی شارەکانت کە لە سۆشیال میدیا لە چۆپێککەوتنەکانی سەر شەقامەکان زیاتر کە بڵاو دەبێتەوە لەگەڵ میدیاکاندا باسی ناڕزایەتیەکانە تەمان دێنەستەرە و بابەتە بەڵام بابزانم هیچت هێل سەبارەت بە ئاینی ئیسلام ڕەمەزان مزگەوت نوێژ ئەمانە؟ بەڵێ بە تاکید من بە نزیکەی 600 شعری خۆم پێگاتوە لە خۆشەویستی و نیشتیمان پەروەری و ئاینی و شعری تقریبا 300 شعرێکم لەسەر ناڕازیبوونی دەسەڵاتی کوردی هەیە لەوانەیە زۆر کەس لە بینەران بڵێن چۆن 300 شعر لەسەر ناڕازی بوون بەڵام ئەم دەسەڵاتە خۆتانزان هەزاران قانە ئەزین و بکەیتەوە بڕوا بکە لەوانەیە دوسێ دیوانی تر تەمەنێکی تری پێ بەخشی بتوانێ بینوسێ لەسەرم حکومەتە لەسەر دینیش بە تاکید کە من لە بنەماڵێکی سۆفی بم حتمما دینی ئیسلام عزیز و شیرینە دڵمانە و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشەویستیەکە کە ئێمە جوڵێنێ تا بتوانین ئەو قەڵەمەی ئەو پێنووسە و قەڵەمەی بەدەستمانەوەیە لە خزمەتی دینەکەمانە هیچ کاغەزێکت پێ نییە شعرەکانت لە مۆبایلەکانتن یا لەبەرتن؟ نا لەبەر وەکو لەبەر ماوەی بەڵێ هەر 600 شعرەکەم لەبەر. چۆن لەبەریانەکەیت؟ وەڵایی ئەوە برای بەڕێزم هەلێرەوە ڕێز و خۆشەویستی و سڵاوم بۆی هێنە بە پیاڵدانی خۆم ئیشەڵڵا چونکە کوڕێکم من لەوانەیە ئەو گەنجانەی هەڵەبجە شایدی لەسەرەوە بدەن کە من چۆن کوڕێکم بەڵام مامۆستا ئاری عەبدولەتیف لێرەوە چاوی ماچەکەم شاعیرێکی جوان و ناودارە نازناوی کۆساری بە من بەخشیوە نۆک و خۆمەر زیاتر سۆفیەکە داهانیم لە ئاخرەوە بەڵام ئەو بە منەڵە کۆساری چون هەموو شعرەکانم لەبەرە ئیشەڵڵا منیش کۆساریەکە بم بۆ دەنگی حەقی ئەم خەڵکە لەبەریانێکی یان لەگەڵ نووسینەکانە ئۆتۆماتیک شعرا کاتێ ئەگەر لە دڵەوە بنووسرێت کاتێ شعرە نووسی تۆ چەند جارێک ئەی خوێنیتەوە بۆ خۆ لە ئاینەکانەوە با دەست پێ بکەین چیمان پێشکەشەکەی؟ شعرێک بۆ خۆشەویستی سەرداری عالەم حەزرەتی محەممەد صلی الله علیه وسلم. ڕۆح بە قوربانی ڕێگاکەت سەروەرم خاکی ڕێگەت تاجی شایە بۆ سرم لەسەر ڕێی تۆیە سەربەرزی هەردوو دنیام دوور لە ڕێگەت سەرشۆڕ و دەربەدەرم من دەزانم قورئانت نورە بۆ ڕێم فەرمایشتت قووەتە بۆ دەست و پێم دەمگەیەنێ بە شادی و کامرانی بۆیە منیش بە شوێن هەنگاوت دادێم من کە سۆفی و موریدی خانەقای تۆم تۆ بە تەنها موڵکی سەرزەمینی بۆم مەگەر دەکرێ ئازیز تۆ لە من دووربی من بە دنیا سەرقاڵ بکەم سەری خۆم تۆ کە شافع ڕۆژی مەحشەربی بۆ من ڕەحم و میهرت هیچ کاتێ نایەن لە بن شەرتە منیش سرم لە خەڵوەتت بێ ڕێ ڕۆشنت لەبەر چاوان نەکەمون. صلی الله علی سیدنا محەممەد. خۆش سۆفی مەڕوان ینی من خۆمە دەبیاتم زۆر پێخۆشە هەموو شعرێکیش شعر بە معنە عامەکەی کۆمەڵی وەزن و قافیەوە بەڵام پەیامی شعری لێ و کۆمەڵێک معلومات وەمانە یعنی پەیامێکی جوان لە شعرەکەتە بوو وەزن و قافیەیەکی زۆر ڕێک و جوان ئەدایەکی جوان بۆ خوێندنەوە لەگەڵ خوتی ئەدەبیات لەگەڵ چ ئەدەبیاتێکی تر حەزت زۆر تێکەڵی یا خۆت کاریگەری چ ئەدیبێکت لەسرە خۆت؟ وەڵای من وەکو کاریگەری شاعیرانی پێشووتر ڕاستە شعری هەمویانم لا جوان و پەسەنە بەڵام ئەوەندە شعری شاعرانم نەخوێندەوە کە لە شعرەکانمە کاریگەری هیچ شاعیرێکم پێوە دیار بێ و سەرەتای نووسینیشم ئەتوان بڵم گەنجێ بووم بەبێ خوێنەوارێکی ئەو تۆ دەستم کردو بە شعر بەبێ شەهادەیەکی بەرز من شەهادەم نییە من تا دوی ناوەندیم خوێندووە و سەرەتاش کە شعرم نووسی شاعیرێکی بەڕێز کە گەنجێکە ئەتوانم بڵێم لە هەموو شاعیرەکان پێم باشترێ لەسەر عەرزە لە هەموو شاعیرێک ئەو گەنجەم لا باشترەویش کاک سالار عەلیە هەر خەڵکی هەڵەبجەی شەهیدە گەنجێکی بەهرەمەندە لە بواری شعرا ئەو هانی منی یا ئەو وای کرد لە من کە بتوانم ئەوەی ئەینووسم بیهێڵمە و بەگوێی هەموو کەسێکی بگەێنم. بەڕاستی بۆخۆی بەهرەیەکە تۆ تا دوی ناوەندیوانە بەڵێ ناوەندیت خوێند بێت بەبێەوەی تێڕامێنی لە شیاری شاعرانی کۆن تازە تۆبی بەم شازە ڕێک و پێکە شیار بنووسیتەوە زۆر باشە
با لەسەر ڕەمەزان بابەتە ئاینیەکانی دیکە چیت هەیە شێعر؟ وڵی هەر لەسەر بابەتی ئاینی شعرم بۆ ئیسلام نووسیوە بۆ مەسەرەن داخستنی مزگەوتەکان ئەوانەی کە وا ئەکەن لە تۆ دڵ و ئازاری هەبێ وا ئەکەن لە تۆ وشەی بۆ لە مێشک و لە دڵ تا دروست بێ بۆ ئەمەدا ئەخەن بۆ ئەوەدا ناخەن بۆ ئەمە ئەکەن بەرامبەر ئەم دینە بۆ ئەوە ناکەن بەرامبەر ئەوەی کە غەیری ئەم دینەیە. لەو کاتانە زۆر توانیومە مەسەلەن شت بنووسم بۆ بێ هەڵوێستی خەڵک بەرامبەر ئەم دینە خەجاڵەت خۆم نەوەی مەردی سەلاحەدین هێندە سەرقاڵ بن بە دنیا بێ خەبر بن لە باسی دین. یعنی دائیمەن ئەوانە وایان لە من کردو بتوانم بۆیان بنووسم. ئیلهامی شعرەکانی هەموو ئاوێتێ و بارەدۆخەی و یان حاڵەتەکانی ڕۆژە بابەتەکانیەوە. وڵات ئەوەمان بۆ بخوێنەرەوەی کە ئێستاکە کۆپلێ لە بەرنامەی هەر کەناڵی ئاسمانی پەیامە لە ڕێگەی تەلەفۆنەوە بە تەلەفۆنێک ئەو شیعرەموت لەسەر داخستنی مزگەوتەکان بوو کە من لای من وابێ بە ئەقڵ و بە بۆچوونی من قەناعەتی 100% بەوەیە هەمووی دەستی لە پشتە ئەم شتانە جا بۆیە نووسیم وڵی دووسێ شعرم هەیە لەسەر داخستنی مزگەوتەکان بەڵام با ئەوەی کەوتم بڵێم کامیان مەسەلەن خەیاڵ لە زەین تایە مشکلەمان نابێت بەیتێک لە بەیتێکیش لەو بێت ئەو نە نزیکن لە یەکۆ وا هەستەکەم لێم تێکە چێت لە یەکیانە چون زۆر نزیکن زۆر دەمێکە ئەم ئیسلامە ئاڵای سپی ئەم پەیامە پاک و بێگەرد و خاوێنە وەک ئاوێنە بەڵام لەگەڵ ئەو جوانیە لەگەڵ درەوشاوی نووری ئەم ئیسلامە کە وەک خۆری بەیانیە هێشتا زۆرن ئەوانەی وەک جەهل و یەهود وەک فیرعەون و وەکو نەمرود دژی ئەم ڕێوازە پاکەن مەستی تاوان و گوناهن دوور لە چاکەن بەڵام باڕون بێ لەلایەن بۆ خۆیان و بۆ پاپایان بۆ قەشەی کۆنی ناوکایان محەممەد سەردارە بۆمان قوربانیەکەین لە پێناوی ڕۆحی خۆمان ئیسلام چرایە بۆ دەستمان سەربەرزی دینی خوددایە بیر و هەستمان سەربازی ڕێگەی ئەم دینەین دڵدارێکی دڵپڕتاسەی ئەم ئەوینەی ئامادەی گیانفیدابوونی نێو ئەم ژینی بەس ئەوەی کە باسی سەلاحەدین و نەوەی سەلاحەدین و ئەویان تەگەر لەبەر بێت ئەوە هەر ئەو چواردێڕێ ناڵێم هەر ئەو چواردێڕەیە کە نووسیمە خەجاڵەت خۆمنەوەی مەردی سەلاحەدین هێندە سەرقاڵ بن بە دنیا بێخەبەر بن لە وەسعیدین زۆر باشە بەتەمای چی لەم بەرهەمانە بکەیت چاپیان دەکەیت دیوانێکم لە چاپای ئیشەڵا دوای جەژنی ڕەمەزانی پیرۆز ئەگەر خوای گەورە بە نسیمی بکە لە تەواوبوونایەوە خرێتە بەر دەسی بینەری ئازیز. سۆفی مەڕوان دەمەوێت شتێک لێ بپرسم با لێرەوە ڕای تۆ پەیامی تۆ بۆ ڕەنگە بەشێکی زۆر هاوێنەی خۆت لە کۆمەلگای کوردی ئێستا هەبن و بەهرەدار بن و بەهرەمەند بن بەڵام لەبەر تعلیق و توانجی خەڵکی و کۆمەلگاکەمان کە کۆمەڵێک پارچەی کاغەز بە ناوی بڕوانامە ئەگەر نەتبێ و ئەگەر سنگت دەرنەپەڕێنی و لێرە نەبی و سەر بەوێ نەبی و قزمی فڵان کەس نەبی ئیدی تۆقسەکانت بە قیمەتی ئاڵتونیش بن بەڵام بۆ حسێب ناکرێن مەجالت نادەن با بڵێن یارمەتیت نادەن دەستگرۆیت ناکەن بووە ڕێگری لێت بکە یان ئەسڵەن ساردت کاتەوە چی داوە لەمە بۆچی ئەنووسی یان ئەسڵەن جۆرێک لە جۆرەکان بە کەم سیرکردنی ئەو بەهرە جوان و ئەو دێڕە ناسکانە بێت هەر کاتێ لە دنیا ئینسان دەست بە هەری ئیشەکە بەشی خۆی پاڵپشت و بەشی خۆشی زدی هەیە جا منیش لەم ڕێگە لەوانەیە زۆر کەس پێویست بووم ئەمە مەکەیە ئەوە لە بەرژەوەندی تۆ نییە ئەمە ئیسفادەی بۆ تۆ نابێ تۆ حەقی خەڵکێکی ئەو شەم زۆر بەرامبەر بەکارە تۆ حەقی خەڵکێکیە جا من حەقم نەبێ کێ حەقی ئەیە زۆر نووسەرمان هەیە من حەزەکەمەوە لەم کەناڵە بە ڕێزی ئێوە بڵێم زۆر نووسەرمان هەیە پێشکەوتنی هەر کۆمەلگایەک پێوەستە بە ئەدەبیات و نووسەر و نووسینی ئەو کۆمەلگاوە ئەگەر سیرکەین هیتلەر لە جەنگی جیهانیە هەموو چینێکی بەشداری پێکرد ئیلا چینی مامۆستا نەبێت چینی نووسەر نەبێ ئەو کەسانە نەبێ کە ڕۆشن بێن لیان پرسی هۆکار وتی ئەگەر شکستمانێنا دووبارە وڵاتمان بۆ دروستەکەن ئەگەر سەرکەوتین مێژوومان بۆ دەنووسنەوە جا ئەبینین ئەمڕۆوانەی کە نووسەر نووش ڕێزم بۆ ئەو شاعیرانە هەیە کە دەنگی حەقی خەڵکن و کە میهنە و شعریان پاراستۆ بە مانای کەلیمە بەڵام زۆر کەس ئەبینم لە پێناو باخەڵیا شعری دۆڕاندووە و ئەوەی کە بە سەرشانیا
دراوە نایپارێزیێت. باشە تا دوی ناوەندی خوێندوتە ئێستا دەخوێنیتەوە کتێب ئەم ئێستا بەڵێ ئێستا زۆر خوێنەرێکی باشم بۆ بوارە ئەدەبیەکان بۆ بواری مێژووی من هەر لە سەرەتای خوێندنیشمەوە لە قوتابخانە و مەکتەبە زیاتر حەزم لە کۆمەڵایەتی مێژوو بۆ خۆشمەر بە کەسێکی تۆزە کۆمەڵایەتی ناسراوم ئەوانەی کە ئێستا نەبینن ئەزانن زیاتر حەزم لە کوردەواری خۆمانڵێ ئامۆشۆی خزم و دراوسێ و کەس و کار و ئەمانە هەبووە جا حەزم زۆر لە بابەتی کۆمەڵایەتی و ئەدەبیە. باشە لە بابەتە ڕخنەی گرەیەکانت شعرە ڕخنەیەکانت کامیان لە هەمووی زیاتر دەنگی داوەتەوە یا بەلای خۆتەوە کامیان ئەو شعرانەی کە بۆ ئەو شعرەی کە بۆ بەرپرسەکانی هەڵەبجەم نووسی بە تایبەتی چونکە هەڵەبجە شارێکە بگەمە ئەو سەری دنیا من هەڵەبجەم بیر ناچێ هەڵەبجەم زۆر خۆشەوێت هەڵەبجە و گەرمیان بە هیچ شوێنێک بەقەدەر هەڵەبجە و گەر بڕوا بکە هەتا سنووری ئازربایجان ڕۆشتوم شارم نەبینیەوە بەقەدەر گەرمیان و بەقەدەر سنووری گەرمیان و هەڵەبجە دڵیم بکاتەوە جا ئەو شعرەی بۆ هەڵەبجەم نووسی بۆ بەرپرسەکانی هەڵەبجە لە ڕێگەی کەناڵێکی بەڕێزەوە مقابلەکەم باسی زروفی ئەو شارەیان کرد باسی پێشکەوتنیان کرد و باسی چۆنیەتی ئەو خزمەتانەی کە بۆ ئەو شارەیە کرێ من لە وەڵاما پێم وتن سەردەمێکە ئەو مەزارە ئەم منزڵە دایم تەڕێناو ئەم شارە جێگەی کۆمەڵێ چوارپێیە گەر بشپرسن زاتم نییە پێتان بڵێم چوارپێکیە با هەر بە وڵاق ناویان بین خۆ بەم زمانە سادەی من ئێمە و خۆشیان باش تێدەگەین لەکەین و بین وەح ئەوان ناوەسێنێ دەمیان داوە لەم لە وەڕەنە تێر دەخۆنە ئەوە شەواز بهێنن گاوانی هیچ نییە کەڵکی ئاگای لە گامێژ نەماوە چۆن و لەکوێ تێر دەخوا لە قوتی خەڵکی تەنیا چارەسەر خوددایە بەڵکو تاعونیە بنێرێت لە ناوی بە هەرچی ڕەشە وڵاق و گایە. وەڵا دەست خۆش بێزانی بۆچیانی ناقی سۆفی مەڕوان مەگرن ینی بچۆرەوە بۆ هەڵەبجەی ساڵی 1920 هەمان هەڵەبجەکەی هەشتا یانی ڕانکارێکی نەبینی و بەدا ڕۆژگارێک لە هەڵەبجەیە مەسەلەن عادی لە خانوو نەماڵەکەی تاربەگی جاف ئەحمە موختارجاف ینی ئەو بزافە ڕۆشنبیریە پڕ لە شەوق و زەوقی هونەری و پێشکەوتنە ئێساکە هەڵەبجە هەموو گەنجەکانی وایان لێکراوە بە بەرنامە و پلان بەداخەوە مێ دەکەین ئاورێک لەو شارە بدرێتەوە تۆش بەردەوام بە نووسین لە سریان بشکم شارێکی دیکەت کە باناوچەیی نەبێ هەموو هەرێم بگرێتەوە ناڕزایی بێ چوونە دەرەوەی گەنجان بۆ ئەوروپا بێ بۆ نمونە ئەو قەیرانە گەورانە بێت کە بەرۆکی هەمووی بەبێ جیاوازی گرتووە من تێناگەمە میلەتە بۆ ئاگۆشە بۆ زەلیلی بەردەست دز و خۆفرۆشە بۆ کەس دەنگی هەڵنابڕێ بۆ پشکۆ نابێ بەگەڕێ تاکەی مەلی ئازادیمان هەڵنافڕێ بۆ بە بچووکی دەڕوانی ئێمە لیتە دەستی گرتین کەچی تووڕە لە ئاسمانی تاکەی لە پشتی چواردیوار بە دزیەوە بدرکێنین وشەی سەرزار تۆقێنەر بێ لە بەرچاومان شەقوەشێنی دەست بە کوتەک و سۆندەودار دەبا یەک جارچی لە دڵمانە بەرزیکەین سەوز و شین و زەرداگرین بەسەریاندا بەرگی ڕەشی گەرمیانیەک پشەکێنین و فەرزیکەین گەر نەشمان بوو ئەم غیرەتە ئێمە چاو لەم حکومەتەکەین بڕۆین لە وڵاتان قەرزیکەین غیرەتەکە قەرزکەین مەگەر گەنجەکانمان هیچ تێ بۆ ئەوروپا وڵایی بۆ ئەوروپا شعرم نووسیوە هەر بۆ لەسەر حکومەتە ئەڵێ زارت داخە ئەگەر گەرچی بێ ئیش و بێکاری گەرچی ژیر و خوێندەواری زارت داخە با زستان ماڵت بێنەوە بێ موچەی مانگی یەک لە حەوت بێ با خریجی ناو زانکۆبی با گەنجێکی ڕەنجەڕۆبی زارت داخە کاتێ وڵات گەنجی نەما کاتێ دایکت مرد لەم خەما گەر براکە سەری هەڵگرت ڕۆحی لە ناو ئیجەدا مرد زارت داخە بۆ دەپرسی وڵاتم کێ سەرۆکێتی کامە خائین مەدالیا لە بەرۆکێتی بە تۆچی کێبن دیوارە کێ حاکمی گوند و شارە زارت داخە من و تۆیەکی بە بێپشت من و تێوێ هێز و بێمشت هەر چۆنێ ڕاستی وە دەرخەین هەوڵدەین یاسا وەسەرخەین دێنە گۆ 100 یاسا شکێن بە دەنگی پۆڵە و پڕجوێن دەڵێن گەرزارتان نەبەستن سبەی کۆت و دیل و حەبسە دەستخۆش بەڕاستی زۆر بە زمانێکی سادە دەقیق پەنجەرە خاتە سەر برینەکە کەواتە فشار لەسەر وەستاندنت هەیە بەم شارانت وەکو فشار من ناتوانم بیخەمە ئەستۆی هیچ لایەنێک بەڵام چەند فەیسبوکێک وەکو هەڕەشە ئەوانە هەڕەشەیان لێ کردوم کە من دەنگم نەمێنێت بەڵام من لە وەڵامی ئەوان ناوتم دەنگی من دەنگی گەرمیانی بەرگڕەشە دەنگی هاواری کوردانی چوار بەشە دەنگی چیایە دەنگی سەرکەوتنە دەنگی هەڵەبجە و منداڵانی ونە
دەنگی ڕێزی مامۆستایە بەرزە بێ دەنگی حەقە بەسەر ستەم فەرزە بێ ئەم زمانم دەنگی هەمووانەکاری بێدەنگ نابێ مەگەر وەکو کۆساری یاخوا تەمەند درێژوی شەڵا ڕۆحی کۆساری شاد سۆفی مەڕوان جیهانی سۆفیگەری و بەتایبەت مەنتیقەی هەڵەبجە و بناری هەورامان و عیرفانیەت و ئەوانە بەتایبەت دنیای شعر جیهانێکی زۆر جوانە و یان شعر ویست و شعر دۆستە لە بابەتی عیرفانی شەوێک خەڵوەتێک لەگەڵ خۆت لەگەڵ سۆفیگەریەکەت شتێکت نەنووسیوە بۆ بابەتە وڵایی وەکو ڕوتی سۆفیگەری هیچ شتێکم بۆ ڕوتی سۆفیگەری نەنووسیەوە لە پێشووترا پێم وتر من لەوانەیە سۆفێکی متەدەئین نەبم بە ڕێبازی سۆفیگەریوە تەنها نازناوی ئیسلامێکم بەڵام وەکو شاعیر نەبخوا بۆ ڕوتی سۆفیگەری و بۆ منهەجی نەک سۆفی مەبەستم دنیای عیرفانیە خەڵوەت لەگەڵ خۆت و خوددا و ئاین و بابەتێک کە ڕەنگە وڵا بەس وەکو ئەوەی کە وەسێتێکم نووسیوە وەکو خۆم وەسێتێک بۆشە بۆ هەموو کەس بۆ تۆ بۆ براکەم بۆ خوشکەکەم بۆ ئەو کوڕ و کچانەی لەم وڵاتاژین بۆ هەر کەسێک کە لە زمانی من تێبگا وەسێتێکم بۆ نووسیون وەسێت بێ یاران دۆست و هاودەمم هاوبەش بە خۆشی و شەریکی خەمم دڵدا نەبڕێنن لە زیکری خوددا زمان لە قورئان قەت نەکەن جودا بۆ ماڵی دنیا خوا لەبیر نەکەن لە پێنا و مادە دۆ زویر نەکەن شەوتان بە یادی ڕەسوڵ بەرنەسەر ڕۆژ بە ئومێدی چاکە وەرنەدەر لە ئاس ئەمانەت هەردەم دەستپاک بن دڵسۆزی گەلم و ئیسلام و خاک بن پێنووسی دەستان نووسینی حەق بێ وەڵامی جوانتان بۆ دووڕوو شەق بێ چاوتان لە هەتی و لە بێنازان بێ چادرتان بۆ خۆی پەرتەوازان بێ دەست نەکەن فێری چەپڵەی مەسلەحەت نەزان بەزانان نەناسێنن قەت کاری چاک هەبوو لەکوێ بوو بیکەن لە بغز و قینە هەردەم نەهیکەن سوپاسی خواکەن هەرچی کەناردی نەکەن لە ژێرزار سوپاس بەساردی چاکەی دایک و باوکتان هەردەم لەبیر بێ خەڵەفاو نەبن خواتان لێ زویر بێ با دەستی ڕاستت لە ڕێی چاکە بێ دەستی چەپ ئاگای لە چاکە نەبێ ئەگەر ئەمانەت کرد لە ژیانت ئاگری دۆزەخ ناچێتە گیانت دەستەکانی خۆش بێ سۆفی مەڕوان زۆر باشە دەرفەتمان ئێمە کەمە بەڵام دەمەوێت بزانم ئەگەر دوێنێ شەو پێرێش و هەفتەی پێشوو ویستت هەبوو بێت لە مینبەرێکەوە ئەوەی کە لە دڵتە بیخیتە دەرەوە ئێستا مە مینبەرێک چی ماوە لە دڵت بیخیتە دەرەوە بەڵام هەر بەڕاستی ڕاشکاوانە وەڵای من زۆر ڕاشکاوم و لەوانەیە ئێوە لە نزیکەوە من نەناسنیە ئەوانەیە کە لە نزیکەوە من نەناسن لە قەزەی ڕاشکاوی منە چەند بە سادەی چەند شعرم سادە بێ ئەوە ڕائەکانم سادە و ئەگا بەگوێی هەر کەسێک کە لە قسە تێبگا کە عەقڵی هەبێت و خوا عەقڵی هەر ئادەمی زادێک کە خوا عەقڵی پیاوێ من بناسێت ئەزانێ من دڵ و دەروونم چۆنە دڵ و زمانم یەک وشەی لەسرە جا ئەوەی کە من ئەمەوێ لێرەوە بیڵێم هیوادارم ئەوەی کە منی ناڕەحەت کردووە ئەم پێنووس بە دەسانەیەم سەردەمەیە هیوادارم بگەنە قەناعەتێک ئەو نووسینانەی ئەینووسن کارێ نەکەن کە زەرەر لە کۆمەڵگەی کوردی بە کارێ نەکەن زەرەر لە ئەخلاق و ڕەوشتی ئەم میلەتە بە هەر شاعیرێکی بەڕێز من ڕێزمەیە و بچووکی هەموو شاعیرێکم وابزان بە تەمەنیش بچووکی هەموویانم چەندێ تەمەنم لە هەمویان بچووکترە ئەو نەش خۆم بە بچووکیان نەزانم بەست خوا شعرێکی شەنووسن بۆ خۆشەویستی با ڕوویان بێ لە پاڵ زاواکەیان ئەدانیشتن بڵێن خوێنە خوشکەکەشمان با گوێ لێ بێ نەک شعرێ بێ ڕوویان نێ لەناو عایلەی خۆیان نابڵاویکەنەوە بەڵام چوار ئافرەتی چوار کچی ئەم کۆمەڵگە کە لە نێوان 14 ساڵ تا 16 ساڵا بێ ئەوانەی بەلا ڕێیا پێبەرن چونکە ئینسان لە تەمەنی 14 ساڵ تا 18 بڕیارەکانی باش بە دروستی نایە و ئەو نووسینانەی ئەیکەن با لە خزمەتی خەڵکی فەقیرا بێ نەک لە خزمەتی دەسەڵاتە لێرەوە ئەگەر ئیزنم بن پێیانەڵێم پێنووست هەرگیز زۆرێ مەخەکار بۆ وەسفی کەسی دڵڕەق و زۆردار و شەو دێڕەکان بە نرخ بنلاد لە ماڵی دنیا و سەربەت و دۆلار زۆردار بە شێعر نابێ بە پەریتاجی عەدالەت ناچێتە سەری باش نییە خامەت ڕەش و بۆگەنکەی حیای پێنووس و نووسینیش بەری دەمت چەور نەبێ بە تیکەنانێ کێوتی شێعر تۆش بڵێ هانێ با باسییان کردی وە قانع مەردبی نەک بڵێن سەگە و وەڕە ئەزانێ بە پیا هەڵدان و درۆ و چەواشە خراپ لە بەرچاو نابێ بە باشە خۆڵ مەکە چاوی خەڵکی بەنووسین زەمەن ئەدهاڕێ بەرداشی ئاش کەکشان ببوورە باست لە شعری خۆشەویستی کرد کە زۆر بە حەزارەوە بزانم چی ئەنووسن شعرێکی خۆشەویستێکی خۆتمان بۆ بخوێنەرەوە گوڵی جوانم
من گەنجێکی سادە و ساکار نازانم مانای ڕۆمانسیەت جگە دەست بە حەڵاڵی هیچی ترم نایە فەقەت من نامەوێت بە دزیەوە دەست سەیرت بکەم دەستت بگرم دەمەوێت تۆ دایم لامبی حەڵاڵم بی هەتا دەمرم دەمەوێت کاتێ پیرە بم چاوم کز و دەستم لەرزۆک تۆ گۆچان بی بۆ ژیانم هەتاکو نەکەومە سەرچۆ دەمەوێت منیش وەکو تۆ هاوکارت بم لەم ژیانە کاتێ تەمەنت چووە سەر هەموو شەوێ پرچی سپیت کەمشانە دەمەوێت لەگەڵ تۆ بژیم لەو تەمەنەی دەی بەمە سەر لە غەیری تۆ بۆ هیچ کەسێ نەبمە سایە و نەبمە سێبەر یاخوا دەست خۆش بێ پێشەوەی بەڕاستی خواحافیزی لە سۆفی مامان بکەین دەمەوێت بڵێم بەڕاستی دەبێت قەدری بزانین ئەوەی تەنها دوو پیت لە ئەلفوبێ ئەدەبیات بزانێت دەبێت بزانێت چ جەوهرێک و چ گەوهرێک لێرە دانیشتووە مێ دەکەین تەندروست و بەختەوەربی زۆر خۆشحاڵت کردین کاک سۆفی من زیاتر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بە منتان ڕەخسان زۆر سپاستان ماڵی خۆتەوە کاریشان خزم باشتر بکەن ئێوەش و کەناڵە بە ڕێزەکەشتان وەکو ڕابردووتان کە ڕوون و پاک و خاوێنە هەر ئاوا بە پاکی و خاوێنی لە خزمەتی ئەم کۆمەڵگەی کوردیا سپاس دەکەین زۆر خۆشحاڵین دڵیان بینەرانیش بە بینینی جەنابەت و بە شارە جوانەکانت خۆشحاڵ شەوەکەت بۆ ڕازاندینەوە ئینشەڵا ئەم شەویشمان بە عیبادەت بۆ حسابەکە زۆر سپاس بەڵازیزان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان بۆ پێشکەشکردنی بڕگەکانی دیکە لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کاری دۆڵفینسی باشترین جۆری کاری هێندیە. بە بەکارهێنانی کاری دۆڵفینسی تام و چێژی خواردنەکانت بەتامترکە. کاری چەندین سوودی تەندروستی هەیە. دەوڵەمەندە بە مادەی دژە ئۆکسان و بەرگری دەکات لە شێرپەنجە بە سوودە بۆ کۆ ئەندامی هەرس. کاری دۆڵفینسی دەوڵەمەندە بە کانزاکانی وەک کالسیۆم و مەگنیسیۆم هەروەها ڤیتامین ئا، ئی، سی و بی تێدایە. کاری دۆڵفینسی بە کێشی 200 گرامی ئێستا لە بازاڕەکان بەردەستە. لە پێناو تامێکی خۆش و خواردنێکی تەندروست کاری دۆڵفینسی بەکاربێنە. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. دایکم سەرمایەی گرنگی ژیانی منە. بۆ پاراستنی تەندروستی خۆمان زەیتی سروشتی کاشۆ بەکارێنین. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. سورپرایزێکی گەورم بۆ ئامادەکردوون. ئەمڕۆ هایپەرمارکەتی سەفرەتان پێ ناسێنم. هەموو پێداویستیانەی ڕۆژانە لە ماڵەکەدا بەکاری دێنی لە خواردن و پێداویستیەکانێکی تر لە هایپەرمارکەتی سەفرە بەردەستن بە باشترین کوالیتی و گونجاوترین نرخ. ناونیشان سلێمانی بەرانان بەرامبەر مزگەوتی شێخ فەرید. نوشی گیاتان بێ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئایزانم دووبارە سڵاوتان لێبێ و
لەگەڵتان بەردەوامە بین ئەچینە هەولێر لای هاوکارمان ئیدریس. سڵاوت لێبێ ئیدریس، شەوانی ڕەمەزان، شەوانی هەولێر لای تۆ چی دەگوزارێ؟ سڵاوی خی گەورەتان لێبێتم، کاتتان باش. ئێستا لە نێو بازاری گەورەی شاری هەولێرم لە بەردەم قەڵات ئەم چاخانەی لە دواوەی من هەیە، چاخانەی مەچکۆی پێ دەڵێن، کەوا یەشێکە لە چاخانە هەرە دێرینەکانی شاری هەولێر و یەشێکە لە قەرباڵغترین چاخانەکان و شوێنەکانی ناو شاری هەولێر. ئەوەی کە لێرە هەیە لە نێو بازاردا دەگوزارێت قەرباڵغێش یەکجار زۆر دەبینرێت کەوا هاوڵاتیان ڕویان لە دەرەوە کردووە، ڕەنگە بە ڕۆژ بەهۆی بەڕۆژوبوون یاخود بەهۆی گەرمی کەش و هەواکەوە نەتوان وەکو پێویست بێنە دەرەوە، بەڵام هاوڵاتیان بە شەو ڕویان کردوتە دەرەوە بۆ بەسەربردننی کاتێشی خۆش یاخود بۆ ئیش و کارەکانیان. لە دوای لە ناومانجی ڕەمەزان زیاتر هاوڵاتیان بە تایبەت کاسبکاران بە شەو دوکانەکانیان و یاخود کارەکانی خۆیان جێبەجێ دەکەن. من دەمەوێت بێمەوە سەر چاخانەی مەچکۆ کە یەکێکە لە چاخانە هەرە دێرینەکانی شاری هەولێر، بە تایبەت کە لە دی و ژوورەوە. ئێستا قەرباڵغێشی زۆر هەیە، من نامەوێت زیاتر بچمە ژوورەوە، و ئێستا ئەم چاخانەیە کە یەکێکە لە چاخانە هەرە دێرینەکان چەندین وێنەی تری کە لە پووری لەو ناو چاخانەیەدا هەیە، وێنەی کەسایەتە دیارەکانی ناو شاری هەولێر و هونەرمەندان لەم چاخانەدا هەڵوەسراوە وەکو مێژوویەک وەکو یادگاریەک تاوەکو هەر کەسێک هەر بیانیەگە خۆت هەر هاوڵاتیە کە دێتە ناو چاخانەکە وەکو شوێنێکی گەشتیاری و مێژووی بێتە بەرچاوی. من بە شێوەیەکی گشتی بۆ باسکردنی مێژووی ئەم چارخانەیە و بۆ گفتوگۆکردنی زیاتری ئەم بابەتە یەکێک لە کەسە بەتەمەنەکانم لەگەڵەکەوە لە نێو شاری هەولێردا زیاتر دێتە ناو چاخانەی مەچکۆ. سڵاو لێبێت کاک حازی گیان، ئەحواڵتان باشن؟ زۆر سپاس دەکەم. کاک حازی، تۆ تەمەنێکت هەیە، ئەو مێژووی ئەو چاخانەیە بۆ ساڵی چەند دەگەڕێتەوە؟ ئەو چاخانەی مەچکۆ تقریبا ئەمن کەوە فکرن بێ لە شێستویەکەوە ئەو چاخانە هەیە، چایان خواردێتەوە لە چاخانەی بەدەفلوسە. دەفلوسی ئەو کات زۆر بوو کەم ناوەڵایی زۆر بوو، چایان خواردێتەوە بەدەفلوسە لە ساری هەشتاکان. ئەی ئەو کات چی دیکە هەبوو کە ئێستا کەم بێت؟ بۆ نمونە ئەو کات زۆرە پاکەتێک یاخود جگەرەیەک هەبوو کە خەڵک هەبوو پاکەتی لۆکس هەبوو بە 30 فلوسی، پاکەتێک جەمهوری هەبوو بە دەرەمونی وەشی، پاکەتێک غازی هەبوو بە 30 فلوسی. ئەوە بە هەموو کەس دەکڕە ئەو پاکەتە؟ ئاکڕە. هەرزان بوو؟ ئارزان بوو. کیلۆیە گۆشتی بە 2 دەرەمی بوو. 1 کیلۆ گۆشت بە 2 دەرەمی؟ ئەرێ بەشێرە بە 2 دەرەمە بە 2 دەرەمی بوو. ژیان ئەو کات خۆشتر بوو یان ئێستا زەحمەتی ژیان؟ بەخوای ژیانەکە هەنگی فەقیری بوو، هەبوو فەقیر و نەبوون بوو، یعنی ئوموری خۆ پێ ئەسوورا، ئەرێوەدا هەستا فەقیری خۆی بەرەوە ئەچوو. ژیانی ئێستا زەحمەتتر نییە بەراورد بە ساڵان؟ بەرەوەڵایی زەحمەتە. دەستان خۆش بێت کاک حازی، سوپاس دەکەم. ڕەبی زۆر مەمنون و سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەمە یەشێک بوو لە پیاوە هەر بەتەمەنەکانی ئەم چارخانەیەکەوە هەر لە ساڵی زووە لەم چارخانەیەدا. من دەمەوێت گەنجێکی تر بدوێنم کەوا بۆ بەسەربردنی کاتێش خۆش دێتە ئێرە. سڵاو لێبێ، زیاتر بۆچی دێتە ئێرە و کاتی خۆت بەچی بەسەر دەبەی لێرە؟ سڵاوتان لێبێ، بەخێربێن. ئێمە قوتابینە لێرە لە زانکۆی دەخوێنین لە شاری ئاکرێوە لێرەینە. لە ڕۆژانی ڕەمەزان بەڕاستی کەشواوەی هەولێر کەشواوەیەکی زۆر خۆشە، بۆ کات بەسەربردن هاتین ئێرە لە چایخانە چای بخۆین لەگە برادرانمان. ساق بێ، زیاتر بەیەکەوە دێنیانە بە تەنها دێ؟ بەڵێ ئەمە لەگەرێکن لە شوقەی لە دەردەکەوین دێنە دەرەوە. سپاس دەکەم بە هیوای کاتێکی خۆش، سپاس بۆ ئێوە. بەڵێ ئەمە بەشێکە لە دیمەنەکانی ناو بازاری شاری هەولێر و بەتایبەت بەردەم قەڵای شاری هەولێر کەەوە چارخانەی مەچکۆیە و یەکێکە لە
بازارە هەرە قەرەباڵغەکانی ناو شاری هەولێر. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان بوون مێدەکەین شەوانی هەموو شارەکانی کوردستان ئاوەدان و ڕووناک و ئاسوودە بن. بەڕاستی جەلال من لای دەوروبەری قەڵاو چایخانەی مەچکۆم بینی زۆر بیری هەولێرەکەم لە مێژە نەڕۆشتم بە تایبەتە و شەوانەی کە لەوێ تەلەبە بووین و ئیتر جارێکی ژێمەش هەرەوە ڕێکە و ڕەمەزان کەوتەوێ زۆر دەوری دووەم بوو نەوەڵ سەردەمی ئێمە دەوری دووەم بوو ڕەمەزان من دەوری دووەم نەبوو لە جامیعە نازانم بۆ دەبێت لەوێ مابینەوە لە دەوری دانی هاوینەکەی بۆ کەوتەوە و وەرزانی کە لە نزیک دەستپێکی داوام بوو ساڵانە ئێمە ئیشیشمانە کرد لەوێ چکە بەبیرمە لە گەرمایەکی هاوین جارێکاتمەوە بۆ داخلی شەی چەوکەت هەندێک برادر لێوە بوون هەمووی خەریکی ساوی و بە ڕۆژوو بوون بۆیە باش دەزانم ئەو ساڵانە بەشێکیان لە ڕەمەزان بوو هەرچەندە دیارە دەورانی داخلی و تەلەبایەتی و زانکۆ لە هەر شوێنێکی بۆ خۆی بیرەوەریەکی خۆش و تایبەتی هەیە بەڵام بە دڵنیاییەوە هەولێری پایتەخت بۆ ئەوانەی کە تێیدا مابنەوە بۆ بەشێکی زۆری ئەوانەی کە تێیدا مابنەوە بیرەوەری تایبەتی تایەوە خۆشەویستە بە تایبەت بۆ منە و کاتانی شوانە بەلامەوە زۆر دڵگیر بوو ێستش حەزم لە هەولێرە زۆر هەرچەندە زۆر درەنگ بەبزانم برانی هەولێری داوەتمانکەم بۆ هەولێر وەڵامیش لە مێژە نەڕۆشتم مەبەستم هاوکارەکانی خۆمانە لە زۆر باشە دەچینە لای بڕگەیەکی تری بەرنامەکەمان دروستکردنی خوانی ڕەمەزان کە بە سپۆنسەری کۆمپانیای بیلباک خاتونزار پێم وایە پیتزامان بۆ دروستەکە با پێکەوە بینەری ئەم بڕگەیە بین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی بیلباک. نوشی گیاتان بێ. گەورە میهرەبان سوپاسش بەخوای گەورە کە توانیم ئەم شەویش لە خزمەتان نابم بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە خواردن ئەوش ئامادەکردنی پیتزایە. سوپاس بۆ بەرهەمەکانی بیلباک کە سپۆنسەری بەرنامەکەمان من پێشتر هەویرەکەم ئامادە کردووە بۆ ئەم قیاسی کە من ئامادەم کردووە 2 کوب ئارد خومرە لەگەڵ هەندێک خوێ شەکر بۆ شیر ئەگەر شیرەکە شیری گیراوە بێ باشترە بە نزیکەی 2 کاتژمێرێکی ئەوێ هەتاوەکو هەویرەکە جوان هەڵدێ هەویرێکی جوان دروستە بێ بۆ ئامادەکردنی پیتزاکەمان. باقی شتەکانی کە تۆ بەخواستی خۆتە چی حەز ئەەکەی بکەیتە ناوی پیتزاکە من ئەمڕۆ قیمەم هەیە بەستە ناقیمەکە هەندێک بەهاراتم بۆ زیاد کردووە تۆ ئەتوانی بەهاراتیشی بۆ زیادنەکەی هەیە هەزلێتی بە مریشک ئامادەی بکە من بە مریشک ئامادەم نەکردو بە قیمە ئامادەم کردووە تەماتەم هەیە بیبەرم هەیە زەیتونی ڕەش پەنیر پیتزا کەچەبم هەیە. ئێستا دەست دەکەم بە هەویرەکە لەبەرۆی بۆ بەرنامە بوو نەمێشتۆ جوان ینی حەقی خۆیم نەیەوە بە هەویرەکە کە جوان هەڵبێ سەرتا ئەیکەیتە چەند دانە نکێک قیاسی من 4 گونکی تیا دروست بووە لەبەرۆی من پەلەم بوو بۆ کاتی بەرنامە ئەگەنا زیاتر هەویرەکەیشم هەڵەهات هەندێک بەدەست
ئەوی توێژان لە دەستێ نوشی گیاتان بێ بەڵێ بەڕێزان وەک بینیدان پیزاکەمان ئامادە بووە تۆزێک دائەنین بە خاتریەوەی تۆزە کەویرەکەی هەڵبێ گەوچکە هەندێک کەچەپی لێن ئەو پێکاتانەی کە تۆ ئەیکەیتە سەری پیزاکە اختیاریانی بە حەزی خۆت بتوانانی قارچک بەکاربهێنی سەڵزەڵات جەرجیرە یاخود بڕۆکلیە هەر شتێک بە ئارەزوی خۆت بتوانی مریشک بەکاربهێنی بەڵام من قیمم بەکارهێناوە بەڵام لە ناوی قیمەکە هەندێک بەهاراتمان هەیە بۆ نوبەرامی خۆش بکەم نوشی گیاتان بێ بیبەرەکە توانیت وردیکە یانی ئەمانە لەسەر خواستی خانەوادە و سەلیقەی کابانە بەچی قیاسیە وردیانەکە تەماتەیەکیش لەبەرەوەی ینی زۆر ئاوی ئەوێت بیخۆیتەوە لە دوایەوانی وشکە باشترە لە ژەمی پارشێوانە بێ گەر بکرێت ئەوە پێش پارشێ بێ لەبەرەوەی فریا بکەوی هەندێک ئاو باش بخۆیتەوە هەندێک پەنیر بەکارەهێنم ئەشتوانیت لە جیاتی ئەو پەنیرە ئەوە بەکاربێنی هەندێک کەرانی وەکو چەورکردن تۆزێک تامی سوێری هەبێ قیمەکە بەکارێنم باشترە بەدەست باشتر بڵاوە بێتەوە وەک لە کەوچک و ئەوانە بەکاربێنم ئەمەش هەر بەخواستی خۆت چەنە بەکارێنی حەزلەیەتی قیمەکەی زۆر بێ
نوشی گیاتان بێ نوشی گیاتان بێ بەڵێ بەڕێزان ئێستش پیزاکەمان ئامادەیە بۆ ناو فڕن هەتاوەکو دەرەجەی فڕەکە کەم بێت لە سەرەتاوە جوانتر عنی ئەبرژێت لە ژێرەوە هەویرەکە جوانتر هەڵێ ئەگەر ئاگرەکەی سرعت بێ عنی وەکو هەڵپڕۆکانێکی پێوە دیارە بێ ئەتوانیت کز بێ سەرەتا لەبەرەوەی کاتێکی باشتر لە ناو فڕنەکە بێ جوانتر ئامادە بێ. بسم الله. بەڵێ خۆشەویستان پیزاکەمان مەرحەلەی فڕانکردنان تەواو کرد ئێستا پیزاکەمان ئامادەیە بۆ خواردن. سپاس بۆ بەرهەمەکانی بیلباک کە سپۆنسەری بەرنامەکەمان بوو بۆ ئەمڕۆژ. خۆشەویستان تا ئەڵقەیەکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری بەرهەمەکانی بیلباک. نوشی گیاتان بێ. دووبارە سڵاتان لێ بێ لە درێژەی بەرنامەکان لەگەڵتان دەبین لە بەشی دوایین بەرنامەکەمانە قسە لەسەر بابەتێکی ئاینی دەکەین تەورەکەمان ئاینیاویش بابەتی دامەزراوبوون سابتبوون لەسەر زیکر و عیبادەت و هەروەها هەموو
بنەماکانی باوەڕداربوون بە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بەڵێن حسێن زانای ئاینی ڕاستەخۆ لە دەڤەری ڕانیە و ڕاپەڕینەوە لەگەڵمانە دکتۆر گیان سڵاوی خواد لێبێ و شەوت باش. دکتۆر گیان دیارە دەنگی من دەنگی ئێمە ناگاتە لای کاک دکتۆر گیان دووبارە سڵاوی خواد لێبێ و دەمانەوێت لەوەوە بۆمان باس بکەیت بۆ ئینسانی باوەڕدار بۆ ئینسانی موسڵمان تا چەند گرنگە بەردەوام بوون دامەزراو بوون لەسەر تاعەت و عیبادەت و وەروەها پەرستشەکانی. بەڵاستان دیارە گرفتێک لە گەیاندنی سەوتی ئێمە بە میوانەکەمان هەیە و بابەتی دامەزراوی و بەردەوامبوون لەسەر پەرستشەکان مانگی پیرۆزی ڕەمەزان وەک وێستگەیەک بۆ جارێکی دیکە بە خۆداچوونەوە و تەسکیەی نەفس کە لەم وێستگە گرنگەدا پێویستە ئێمەی موسڵمان پابەند بین بە ئەو کاتە تایبەتانەی کە وەکو هەلێکی زێڕین لە مانگی پیرۆزی ڕەمەزان دێتە بەردەستمان شەوانی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان ڕۆژەکەی وە لە هەموو کات و ساتەکانیدا کە دەرفەتێکی زۆر گرنگن بۆی کە موسڵمان تێیدا بە دەمبەزی کرد بێ و لە هەموو کات و ساتێکدا وەکو عیبادەت بۆ یەژمار بکرێ بەڵام ئایا تا چەندە گرنگە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوام بین لەسەر ئەم پەرستشانەوە سابت بین لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا بەردەوامیمان پێ ببەخشێ خوای پەروەردگار لەوەی کە بەردەوامین لە عیبادەتەکان لەسەر ئەم بابەتە لە ڕانیەوە دکتۆر بەڵێن حسێن زانایانی میوانمانە هەرچەندە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەرجەم بابەتەکانمان ئاینین و بەتایبەتیش ڕەمەزانین و هەر بۆ ئەم بابەتەشمان هەڵبژاردەوە بۆ پێویستمان زانیوە لەوەی کە قسە لەسەرەوە بکەین چۆن دامەزراو بین چۆن بەردەوام بین لەسەر عیبادەت و پەرستشەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چونکە دیارە ڕوون و ئاشکرا لە مانگی پیرۆزی ڕەمەزان جارێکی دێ مسلمانان بە گڕوتینێکی جیاواز لە مانگەکانی دیکەوە ڕوو لە پەرستشەکان دەکەن ڕوو لە مزگەوتەکان دەکەن دەستی خێر و چاکەیان زیاتر دەبێت بۆیە چی بکەین ئایا لە کاتەکانی دیکەشدا لە دوای ڕەمەزان ئێمە بەردەوام بین سابت و دامەزراو بین لەسەر کار و چاکەکاریەکانمان دەچینەوە لای میوانەکەمان لا ڕانیەوە دکتۆر بەڵێن حسێن زانایانی دکتۆر گیان سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش تاعەت و عیبادەتت قبوڵ بێت. کاک دکتۆر ئەگەر گوێت لێمانە سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش تاعەت و عیبادەتت قبوڵ بێ پێمان بڵێ لەم مانگەدا ئایا دامەزراوەیی و بەردەوامبوون لەسەر پەرستشەکان دەبێت چۆن بێت؟ سەڵاوی خوای گەورە لە ئێوەش بەڵێ دەنگتان دەگا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە گشت لایەک و لە ئێوە بەتایبەت و لە موسڵمانان لە تێکڕای جیهان پیرۆز بێ ئینشاءالله خوای گەورە ئەو کات و ساتەمان بۆ بە عیبادەت قبول بکات و بنووسێت و بە شەو نەخوونی بژمێری ئینشاءالله لەو بەرنامەیەدا بهری ڕەمەزان لەو کات و ساتە پیرۆزەدا ئەو مانگە کە پێویستە ئێمە زیاتر ئیستیقامەمان هەبێت کە ئیستیقامە خۆڕاگری ڕێگڕۆیشتن بەو ڕێگەدا کە عیبادەت و خواپەرستی تێدا بکەین بەڕاستی زۆر گرنگە چونکە ئێمە هەرچەند ئەگەر جارجار گەرم و گوڕ بین لەسەر هەندێک عیبادەت بەڵام دوایی سارد و سۆڕی پێ بکەین ئەوە بەڕاستی ئێمە کەمتەرخەمیەکەمان دوایی بەخراپ بەسەرماندا دەشکێتەوە چونکە دەلیل دەبێت لەسەر ئەوەی کە ئێمە تێنەگەیشتوین لە ئاینەکەمان کە خوای گەورە دەفەرمێ فەستەقیم کەما ئومرتە ئەو فەستەقیم کەما ئومرتە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم و پاشان بۆ باوەڕداران کەواتە ئێمە دەبێت تێبگەین
ئەو عیبادەت و خواپەرستیانەمان کە دەیکەین دوایش بەردەوام بین لەسەری و ئەو ڕێگە ڕاستە بەرنەدەین. بۆیە کاتێکە سوفیانی کوڕی عەبدوڵڵا ڕزای خوا لێ بێ پرسیار دەکا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ قل لي في الإسلام قولا لا أسأل عنه أحدا غيرك. شتێکم پێ بڵێ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە دوای تر پرسیار لە هیچ کەسێکی نەکەم بۆ ئەوەی کە بتوانم وا دەست بەو ڕێگەیە و بگرم لەسەر ئەو ڕێگەیە و بڕۆم کارەکانی خۆم بەجێبێنم هەم بۆ دنیا هەم بۆ دواڕۆژی. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قل آمنت بالله ثم استقم. بڵێ باوەڕم هێنا بەخوا دوای باوەڕبوون دوای دامەزرانی باوەڕ هەڵبەتە ئەو باوەڕە لە دڵدا جێگیر بوون گوتنی بە زمان ئینجا ڕنگدانەوەی بەسەر ئەندامەکاندا ئیستیقامە و خۆڕاگری و بەردەوامیە. ئێمە کە لەو مانگە پیرۆزەدا لە ناو مانگی عیبادەت و خواپەرستی داین کە ڕۆژ و گرتنە ڕۆژانە ئێمە خۆمان دەگرینەوە لە خواردن و لە خواردوە و لە هەموو ئەو شتانەی کە دبنە مایشتاندنی ڕۆژوو بە تاڵبوونەوەی ڕۆژوو مەبەستمانە پاداشتێکی باش و تەواو وەربگرین لە ڕۆژی دواییدا. هەڵبەتە ئێمە دەبێت خۆمان هەموو ئەو شتانەی کە ڕۆژوشمان نوقسان دەکەن ئەگەر نا پەنا بەخوای گەورە لە ڕۆژی دواییدا تەنها برسیبوون یاکی نبوونمان بۆ دەمێنێتەوە لە کاتێکدا کە ئێمە دەمانەیە پاداشتێکی باش لە ڕۆژی دواییدا وەربگرینەوە. کەواتە لەو مانگە پیرۆزەدا بەڕاستی ئێمە دەبێت هەوڵ بدەین هەوڵدانێکی زۆر کە ئەو ئیستیقامەیە بەدەست بێنین و دوعا بکەین بپاڕێنەوە لە خوای گەورە کە ئیستیقامەمان پێ ببەخشێت چونکە ئیستیقامە هەروە بە ئاسانی بەدەست نایە. بۆیە کێشەیەکی گەورە لە ناو ئێمەدا دەبینین دروست بووە بەتایبەت کە مانگی ڕەمەزانە خەڵک دەبینی بە زۆری ڕوو لە مزگەوتەکان دەکەن ڕوو لە قورئان خوێندن دەکەن ڕوو لە تەراویحکردن دەکەن واتە دەبینی مزگەوتەکان گەرم و گوڕن خەڵک بە تێگڕای بە ئافرەتان و پیاوان گەرم و گۆن لەسەر عیبادەت و خواپەرستی بەڵام تەماشا دەکەین دوای ڕەمەزان ساربوونەوەیەکی یەکجار زۆر سابی بەسەردادێت. بەڕاستی ئەوە خۆی گرفتێکی گەورەیە ئەوە دانەمەرانی ئەو ئیستیقامەیە تێنەگەیشتنە لە بەردەوامبوون. ئاینی پیرۆزی ئیسلام بەردەوامبوونە بەردەوام بە لەسەرکردنی عیبادەتەکان ئەوەندەی کە بۆت دەکرێت فاتقوا الله ما استطعتم چەندت لە توانادایە چەندت بۆ دەکرێت بەردەوام بە لەسەری ئەو بەردەوامبوونە گەورەیە نەوەک جارێک زۆر و گەرم و گوڕ و جارێکیش سارد و سەر چونکە ئەوە بەڕاستی ناتێگەیشتنە لە دینی ئیسلام. کەواتە پێویستە ئێمە لەو مانگە پیرۆزەدا سەرەڕای ئەنجامدانی هەموو ئەو عیبادەتانە کە دەیکەین هەوڵدەین لەسەروی هەموو شیانەوە ئەو ئیستیقامەیە دروست بکەین بۆ دوای ڕەمەزانیش بمێنێتەوە. دەبین تەماشا دەکەین لە ئەو مانگە پیرۆزەدا یەکەم گەنجەکانمان دەبینین ئەوانەی کە پێش ڕەمەزان ڕوویان لە نوێژ و ڕۆژوو عیبادەت و مزگەوت نەبووە گەرم و گوڕیەک بۆیان دروست دەبێت کە ڕوو دەکەنە مزگەوت ڕوو دەکەنە عیبادەت و خواپەرستی ڕوو دەکەنە قورئان خوێندن دوعاکردن زکرکردن و پاڕانەوە بە شێوازێک کە جێگەی دڵخۆشیە بەڕاستی کە دەبینین مزگەوتەکان پڕن لە گەنج و ئەو گەنجانە دەبینین ڕوویان کردوتە ئەو ئاینە پیرۆزەی خۆیان بۆ ئەوەی کە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بێنن. بەڵام دوای ڕەمەزان ساربوونەوەی ڕوویان دەکا کە ئەو ئیستیقامەیە لەدەست دەدەن بۆ بەڕاستی پێویستە ئەو ئامۆژگاریە بگێنین و ئەو زانیارە بگێنی بە گەنجەکانمان کە لەو مانگەدا هەوڵدەن ئەو ئیستیقامەیە پەیدا بکەن و لە ناو دڵ و دەرونیاندا جێگیر بکەن کە ڕازڕۆیشتنە بەو ڕاستە شەقامەدا کە عیبادەتکردن و خواپەرستیکردنە بەو شێوازە. کەواتە ئێمە دەتوانین ڕەزامەندی خوای گەورە بەدەستبێنین بەوەی کە ئیستیقامەمان هەبێ بەبێ ئیستیقامە بڕاستی ئێمە ناتوانین
خوای گەورە بەو شێوازە لە خۆمان ڕازی بکەین. کاتێک کە ئێمە بەردەوام بووین دەبینین بە بەردەوامبوونی ئێمە کاری زۆر گەورە بەدەست دێ و سەرکەوتوو دەبین بەسەر ڕێگەی زۆر ناخۆشدا کەواتە ئێمە ئەو ئیستیقامە دەبێت بەڕاستی بە هەند وەربگرین و لە دەستی نەدەین. خاڵێکەوەیە کە مەبەستمە باسی بکەم تەماشا دەکەین ئێمە نەکرد پیاوانمان یا خوشکانمان گەنجانمان تەنانەت منداڵەکانیش دەبینین کە ڕوو لە عیبادەت و خواپەرستیەک دەکەن گەرم و گوڕیەک بۆیان دروست دەبێت لەو مانگە پیرۆزەدا کە دەبینین هەندێک لە مزگەوتەکان منداڵەکان بە یەک جار بە دەستە و تاقم ڕوو دەکەن لەو مزگەوتانە بۆ قورئان خوێندن بۆ بەربانکردنەوە کە دەبێتە یادگاریەکیشیان بۆ دەمێنێتەوە بۆ گەورە بوون. بەڵام تەماشا دەکەین دوایی ئەو ئیستیقامە نامێنێ بۆ چونکە گەنجەکانمان بەڕاستی و منداڵەکانمان فێری ئەو ئیستیقامە نەبوون کەواتە سەرەتا ئەرکی مامۆستایانی ئاینیە کە ڕوونکردنەوەیەکی باش و باشتر بۆ گەنجەکانمان و بۆ خۆشکانمان و بۆ برایانمان بدەن کە بەڕاستی ئێمە دەبێت ئەو ئیستیقامەمان هەبێ بۆ ئەوەی کە سەرکەوتوو بین لە کارەکانماندا. تەماشا دەکەین ئەو مانگە پیرۆزە هەر بۆ خۆی بانگخوازێکە بەبێ ئەوەی کە هیچ کەسێک بچێ بۆ لای گەنجانمان بۆ لای برایانمان بۆ لای خوشکانمان بۆ خۆیان ئەو مانگە پیرۆزە بانگیان دەکاتوەرن خوشکان کە پێشتر لشکی لەسەر نەبووە کە پێشتر پابندی نوێژ و ڕۆژوەکانی نەبووە لە سونەتەکانیش و لەوەی کە قرزیشی لەسەر بووە هەر گوێی پێنەداوە بەڵام تەماشا دەکەین لە ساڵێک ڕۆیشتووە ساڵی داهاتوو بۆی بەپەرەیە بۆ ئەوەی ئەو ساڵیان لە قیس خۆی نەدات دێت خۆی دادەپۆشێ واتە خۆداپۆشینەکەی ئەو مانگە پیرۆزە پێی دەڵێ بە زمانی حاڵی خۆی ئەوە من هێناومە خۆی داپۆشیوە قورئانێکی هەڵگرتووە و ڕۆژووی گرتووە دەی تۆش کە بانگخوازێکی دەی وەرە دەستی زۆر باشە مامۆستاگیان دیارە دەنگی مامۆستا لای ئێمە نەماوە دەمانوێت مامۆستاوە بپرسین ئایا بزانین گرنگترین کارێک کە ئینسانی موسڵمان ئینسانی بڕوادار لە مانگی ڕەمەزانەدا کە ئەنجامی بدا خۆی ئەو گلەیەی کە هەمیشە خۆمان لە خۆمانی دەکەینەوەیە کاڵین مانگی ڕەمەزان کە کۆتایی پێهات ئەو گەرم و گوڕیەش کە هەمانە لە پەرستشەکان لە عیبادەتەکان ئیدی نامێنێ ئایا چی بکەین لەوەی کە گرنگترین ڕێنماییتانەوەی کە چی بکەین لە دوای ڕەمەزانیش بەو شێوازە گەرم و گوڕیەکە هەر بەردەوام بێ شاید هەندێک بابەتی خێرخوازیمان کەم ببێتەوە یاخۆت هیچ نەبیانی وەکو جاران سارد نەبینەوە گەرم و گوڕیەک بە ڕێژەیش بێ هەرتیامانە بمێنێت نیە کە ئێمە لەو مانگە پیرۆزەدا پێویستە سەرەڕای ئەوەی کە عیبادەتەکان ئەنجام دەدەین عیبادەتەکانمان تەنها کردارێک نەبن بە بێزانست و زانیاری بۆیە پێویستە هەر یەکێک لە ئێمە کە ڕێنمونی ئەو گەنجانە ئەو برایانە ئەو خوشکانە بکەین لەو مانگە پیرۆزەدا کە لەسەر ئەساسی تێگەیشتن عیبادەت و خواپەرستیەکان بکەن نەک لەسەر ئەساسی چاولێکردن یان لەسەر ئەساس و بنچینەی ئەوەی کە بڵێن هەمانە دەڵێ مانگێکی پیرۆزە دەی لەو مانگە پیرۆزەدا خوشکانمان خۆیاندا دەپۆشن برایانمان هاتوو چۆی مزگەوت دەکەن بەڵام دوای ئەو مانگەنا وەک ئەوەی کە عیبادەتەکان تەنها لەو مانگەدا بن نا لە دوای ئەو مانگەشە یعنی کە پێویستە بەڕاستی ئێمە وا لەو دینە حاڵی بین و تێبگەین کە ئەو دینە پێویستی بە بەردەوام بوونە ئەو دینە تەنها بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان نە و بۆ 2 مانگ و 3 مانگ نییە بۆ درێژایی تەمەنە بەردەوام بوونە کەواتە ئێمە کە بەو شێوە لەسەر ئەساس و بنچینی علم و زانست و لەسەر ئەساسی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ڕێنمونیمان دەکە ئاوا تێگەیشتین بەڕاستی ئێمە سار نابینەوە و گەرم و گوڕ دەبین ڕۆژ بە ڕۆژ بەڵام گومانیش لەوەدا نییە کە ئەو گەرم و گوڕیە هەندێک جار لە هەندێک جار زیاترە و هەندێک جار بەهۆی سەرقاڵبوون بە کار و کەسابەت و هەندێک پێداویستی ژیانی دنیا ئینسان گۆڕانکاری بەسەردادێ بەڵام نابێ
بە کولی لە ئەو عیبادەت خواپەرستیانە دوورکەوینەوە بە تایبەت واجبەکان سونەتەکان ئەگەر جارجار بەهۆی سەرقاڵی دنیاشەوە لێ دوورکەوتیەوە بەڵام نابێ بە کولی لێ دوورکەویەوە چونکە ئینسان بەشی ئەوە کاتی دەبێ مەجاری دەبێ نابێ پەیوەندیەکانی خۆی بپشڕێنێ لەگەڵ خوای خۆی و نابێ لە سونەتەکان دوورکەوێتەوە چونکە دوای بەجێهێنانی واجبەکان کردنی سونەتەکانە کە ئینسان پێی لە خوای خۆی نزیک دەبێتەوە. لەگەڵ ئەوەدا پێویستە لەگەڵ ئەوەدا پێویستە ئیشارە بەو ئاەتەی بکەین کە بۆ ئیستیقامە بەڕاستی پاداشتی گەلێک زۆر گەورە هەیە. یعنی ئێمە وانەزانین کە ئیستیقامە و خۆڕاگری ڕاستڕۆشتن و بەردەوام بوون لەسەر ئەو دین و ئەو عیبادەت و خواپەرستی و ئەو کار و کردەوانە هەروە سادەی و هیچ پاداشتێکی نییە. تەماشاکەین خوای گەورە دەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەو کەسانەی کە دوای بڕیاردان و جێگیربوونی ئیمان بەخوای ڕەب العالەمین لە ناو دڵ و دەرونیاندا کە ئیستیقامەیان هەیە واتە خۆڕاگریان هەیە و خۆڕاگر دەبن بەردەوام دەبن لەسەر ئەو ئیمانە کە هێناویانە بەخوای خۆیان. ئەنجا خوای گەورە فریشتەکانی خۆی دادەبەزێنێتە سەریان بە فریشتەکانی خۆی خەبەریان پێدەدا هەواڵیان پێدەدا بەچی بۆی کە ئەلا تەخافوا کە ئەوانە نەترسن هیچ ترسێکیان نەبێ وەلا تەحزەن و خەمبار نەبن دڵگران نەبن دڵ بە خەم نەبن واتە ئەوە مژدە لە دوای مژدەیە سانە مژدەیەکیان بێخەمبوونە. سێمیان و ئەبشیروا بالجەنەتی الەتی کنتم توعدون مژدە و مزگەیەنی بەهەشتیشیان پێدەدرێ. تەماشاکەین ئەوە زۆر گەورەیە ئەو ئیستیقامە و بەردەوام بوونە لەسەر عیبادەت و خواپەرستیەکان چونکە ئینسان بەبێ گومانی ماندوو دەبێ تایبەت کە لەو مانگە پیرۆزەداین لەسەر گرتنی ڕۆژوو برسی دەبین تینوو دەبین بێتاقەت دەبین تووشی سەر ئێشە دەبین چەند هیلاک دەبین بە تایبەت کەسانێکمان هەیە کە لەو مانگە پیرۆزەشدا لەگەڵ ئەوەی بە ڕۆژوشن عیبادەت دەکەن بەڵام کار و کەسابەتیش دەکەن بەڕاستی ئەوە پاداشتێک یەکجار زۆر گەورەیان هەیە کە ئەوەش بەرهەمی چیە بەرهەمی ئەو ئیستیقامەیە کە هەیەە کەواتە لەگەڵ ئەوەدا نحن ئەولیاؤکم فی الحیاة الدنیا وفی الآخرة خوای گەورە دەبێ بە وەلیان و دەبێ بە چاودێری ئەو کەسانە هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژیشدا. خوای گەورەش چاودێری کەسێک بکا لە دنیا چاودێری کەسێک بکا لە دوا ڕۆژ بەڕاستی گەلێک گەورەیە هیچ شتێک نییەوە گەورەتر. ئەوەش بەرهەمی چیە بەرهەمی ئەو ئیستیقامەیە کە دەمێنێتەوە. ئەنجا دەفەرمێ وەلەکم فیها ما تەشتهی ئەنفوسکم ئەوەی کە ئینسان بە دوایدا دەگەڕێت لە ژیانی دنیادا ئەوەیە کە هەوا و نەفسی دەیەوێت بەدەستی بێنێ لە خۆشیەکانی دنیادا بەڵام لە دوا ڕۆژدا زۆر لەوە گەورەتر هەیە لەوە خۆشتر هەیە لەوە نەبڕاوتر هەیە ئەوەی کە لەوێ هەیە لە دنیا نییە لە دنیا نەبیستراوە لە دنیا نەدیتراوە لەوێ بەدەست دێ بۆ کێ بۆ ئەو کەسانە کە بەڕاستی ئیستیقامیان هەبووە لەسەر عیبادەت و خواپەرستیەکان لە دنیادا کە گوتمان عیبادەت و خواپەرستیەکان ئینسانی بڕوادار لەسەری ماندوو دەبێت ناخۆشی و ناڕەحەتی دەبینێ گەرما و سەرما دەبینێ لەسەری ئەوە بەرهەمەکەی لە دوا ڕۆژدا بەو شێوە خوای گەورە پێی دەداتەوە. ئەنجا دەفەرمێ وەلەکم فیها ما تەتبعون نەکەر ئەوەش کە داوای دەکەن پێیان دەدرێ. زۆر شت هەیە لە ژیانی دنیادا کە ئینسان بە دوایدا دەگەڕێ خۆی بە دوادا ماندوو دەکا بەڵام دەستی ناکەوێ بە هیوایەتە کە پێی بگا بەڵام پێی ناگا بەڵام لە دوا ڕۆژدا ئەوەی کە ئینسان مەبەستی هەبوو بۆ لە دنیا پێی نەگەشتووە و لە دوا ڕۆژ داوای دەکا خوای گەورە پێی دەدا بۆ چونکە عیبادەت و خواپەرستی کردووە ئیستیقامەی هەبووە خۆڕاگر بووە لەسەر ئەو خواپەرستیە بەو ڕێگە ڕاستەدا ڕۆشتووە بە سەر هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکاندا سەرکەوتووە ئەو ڕێگە سەختانەی بڕیون لە برسێتی لە تینۆبوون لە سەرما لە گەرما لە نەبوونی لە ناخۆشی و ناڕەحەتی لە ماندووبوونەکان کە کردوویەتی بۆ بەدەستێنانی بژێوی ژیانی لەگەڵ ئەوەدا کە بە ڕۆژووە بەڕاستی ئەوە بەرەکەتێکی گەورەیە. ئەنجا نوزولا من غەفور ڕەحیم خوای گەورە لە لای خۆی جێنشینیان دەکا لە بەهەشدا بەڕاستی ئەوە یەکجار زۆر گەورەیە هەر یەکێک لەوانە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەڵێن حسێن لە ڕانیەوە بەڕاستە خۆی لەگەڵمان بوو. سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانە داوای لێبوردنی شەکەین چەند جارێک دەنگی بەڕێستان پچراو نەگەشتە لایەمە ئیتر جەلال شەو مەخلوقەکە هەمووی نەخەوتووە ئینتەرنێت بەکارێن هێڵەکان هەمووی
گەرم بوون پەیوەندیەکان لە باشی زۆر باشە شوانە دەچین لای پەیوەندی هاوڵاتیان جارێکی دیکە بۆی کە پرسیاری دووەممان ڕاستە بکەین بزانین شوانە پرسیاری دووەمان چی بوو وڵە پرسیاری دووەمان ئۆڵا بابە سەیری کەم لە سەردەمی یا کێ بوو بۆ یەکەم جار خاڵی لەسەر پیتەکانی قورئان دانا من پرسیارەکەم تقریبان لەبەر بوو بڵێ بۆی بینەرانی زیاتر بۆیان ڕوون بێتەوە واتە کاتێک کە قورئانی پیرۆز یەکەم جار دەنووسرێتەوە کۆ دەکرێتەوە کەسرە و فەتحاواتە سەر و بۆر خاڵ نقاتی بۆ نەکراوە پرسیارەکە ئێستاکە ئەمەیە یەکەمین جار کێ بوو ئەو کەسەی کەوا سەر و بۆر یاخود خاڵی بۆ قورئانی پیرۆز دانا یەکەم پەیوەندیشمان لە سلێمانیەوە خاتوو هەرێز عومەرە خاتوو هەرێز سڵاوی خوا لەبێت وەم کاتت باش تەلەڤیزیۆنەکەت کچکە لە تەلەفۆنەکەەوە گوێ بۆ ئێمە بگرە خاتوو هەرێز وڵاو بۆی چواردەورەکەم بزانن و پێم بڵێنەوە دەخۆت بڕۆ بۆ ژوورێکی تر چونکە ئەزانی بۆ ددەنگت زۆر درەنگە گاتە لای ئێمە زۆر نۆرماڵە بە شێوازێکەوە دە سەوتی تەلەفۆنەکە تەلەڤیزیۆنەکە بدە نەگاتە تەلەفۆنەکەی تۆ بەڵێ گوێت لە پرسیارەکەی ئێمە بوو خاتوو هەرێز کێ بوو یەکەم جار خاڵی لەسەر پیتەکانی قورئانی پیرۆز دانا خاڵی لەسەر پیتەکانی قورئانی پیرۆز دانا والله زانیاریم نییە لەسەری ماشەڵڵا ڕاوێژێکی کۆبوونەوەیەکی پێم وایە خێزانی هەمووی کۆبوونەتەوە لە دەوریەکە ڕاوێژێ بکەن پێکەوە خەریکی شەو نوێژ و خەریکن ئەوەم پێڵێن و دەیڵا لە دوعا خەیرەکانتان بێ بەشمان مەکەن پێکەوە ڕاوێژێ بکەن ئیشەڵڵا ئیشەڵڵا ئینشاءڵڵا زۆر سپاس دەستان خۆش بێ زانیاری وەڵام نەبوو هیچ خاتوو هەرێز هیچ وەڵامێکتان نەبوو تاهیر ڕەحمان تاهیر ڕەحیم تاهیرە ڕەحیم بەڵێ ناخاتوو هەرێز وەڵامی پرسیارەکەی ئێمە زۆر سپاس دایکی کاک عەدنانمان لەگەڵ لە کەرکووکەوە وعەلەیکم السەلام وەڕەحمەت الله دەستخۆشی بەرنامەکەتان لێکم میوەدارم خوای گەورە ئاگاز بڵاتەوە زۆر سپاس دایکی عەدنان دایکی عەدنان پرسیارەکە لەسەر شاشە نووسراوە پرسیارەکەی سەڵا بە ئەسوەدی دووەلی دێت باچی بێت ئەسوەدی دووەلی دەست خۆش بێ بۆ دایکی کاک عەدنان لە کەرکووکەوە لەگەڵ مام و سپاس بۆ پەیوەندیەکەت عەلەیکم السەلام وەڕەحمەت الله ئازیزان کە پەیوەندی تەلەفۆنیتان دەبێت لەگەڵمانە بە ناوی دوانی خۆتان شوێنی نیشتەجێبوونتان هەبێ و ئەوەشی کە ناوی لە تیرروپشکی ئەم ڕۆیا دەرێکێ وەڵامەکەی ڕاستە با لە کۆتاییدا بینەری بەرنامەکەمان بێت کە ئەو ڕقم تەلەفۆنی لەسەر شاشەدانڕێ با پەیوەندی بەو ڕقەمەوە بکرێتەنها ئەو کەسەی کە ناوی لە تیرروپشکا دەرەچێت بڵێ دەچینە لای پەیوەندێکی تر لە چەمچەماڵەوە خاتوو شەیەن محەممەدمان لەگەڵە سڵاوی خوات لێبێ السلام علیکم علیکم السلام دەستخۆشین بەرنامەتان یەکەم هێز سەرکەوتنتان بەدەخوازم زۆر سپاس خاتوو شێن باش خاتوو شێن وەڵامی پرسیارەکەی ئێمەت لایە وڵایی ئاگەم لە پرسیارەکەی بوو بڕێکەوە زۆر باشە کێ بۆ یەکەم جار خاڵی لەسەر پیتەکانی قورئانی پیرۆز دانا ئەگە سەیری شاشەی پەیامی شوکەی لەسەری نووسراواتە یەکەم جار کێ بوو سەر و بۆر پیت خاڵەکانی دانا لەسەر پیتەکانی قورئانی پیرۆز باشە هەفتەتی گەڵانیە ئاسانکاری ئاسانکاری ئاگەم لە بەرنامەکەنیە بۆیان زۆر باشە کەمێک دواتر دانراواتە لە سەرەتاوە قورئانی پیرۆز کە و پیتانە سەر و بۆریان نەبوو کەسرە و فەتحە و زەممە و هاش و واوانەیان نەبوو تۆزێکی پێچوو دوای ماوەیەک ئەمە دانراوە بەتە سەردەمەکانی دواتر عوسمانی کوڕی ئەفان ئەتوانی چی؟ عوسمانی کوڕی ئەفان زۆر باشە ئەو وەڵامە جێگیر دەکەین بۆ خاتوو شێن محەممەد لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوو سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینەوە کەرکووک شیلان کەرکووکیمان لەگەڵە خاتوو شیلان سڵاوی خوا لێبێ تەعاتت قبوڵ بێت و ئەم کاتت باش خاتوو شیلان خاتوو شیلان ئەگەر بکرێت دەنگت بەرزکەیتەوە سپاس دەکەین
صلى الله عليه وسلم وجبه طاعت وعبادتي وهم عليكم السلام ورحمة الله. برنامجتان لكم زۆر سپاس دەکەین خاتو شیلان. پرسیارەکەی ئێمەوەیە کە کێ بۆ یەکەم جار خاڵی لەسەر پیتەکانی قورآنی پیرۆز دانا؟ والله ئەو پرسیارە بەرچاوشم کەوتووە بەڵام زۆر تەکیدش نیم بەس بە ئەبوو ئەسوەدی وەلیدە. شوانەگەن تۆ خاتو شیلان من پرسیارەکە تۆزێک ڕوون دەکەمەوە بەشکۆم بە نەتیجێ وەڵامەکە. بۆ ئاسانکاری دانانی. ئاسانکاریەکە بەم شێوەیە واتە قورئان سەرەتا لە سەرەتاوە نەبوو، زۆر سەرەتا نەبوو، تۆزێکی پێچ و دوای ماوەیەک واتە با بڵێ دوای پەیامبەری ئیسلامیش دوایە و کۆکرایەوە جارێکەوە لە پرسیاری یەکەما بوو لە قۆناغێکی دیکەیە جارێکی دیکە هاتن کەسرە و فەتحەوزەمەیان بۆ دانا ئەمانەیان بۆ دانا کێ بوو ئەمەی بۆ یەکەم جار دانا لەسەر قورآنی پیرۆز؟ ئەبوو ئەسوەد نەبوو؟ بە پرسیار لە ئێمەی مەکە ئەوە ئەسوەدت بۆ دابنین؟ وەڵی بە ئەوە بێ با ئەوە بێت. سپاس دەکەین خاتو شیلان، سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە لە هەولێرەوە مەنسوور مەسعودمان لەگەڵە لە هەولێرەوە سڵاوت لێبێ و شەوت باش. شەوتان باش بێت، سڵاوتان لێبێت. زۆر زۆر سپاس کاک مەنسوور، شەوی تۆش باش. سەلامت بێت. پرسیارێکی ئێمە بۆ بەڕێستان دەخوێنمەوە یەکەمین جار کێ بوو نقاط یان سەر و بۆر کەسرە و فەتحەی بۆ پیتەکانی قورئانی پیرۆز دانا؟ حرەکەی بۆ دانا؟ کاک مەنسوور گیان گوێم لە وەڵامەکەت نەبوو. حرەکەی بۆ دانا؟ کەسرە و فەتحە و زەممە و هەموو ئەمانەی بۆ قورئان دانا کێ بوو یەکەم جار ئەمەی کرد؟ وەڵاهی هیچ ئەختیاری لەگەڵ نییە؟ نەوەڵا کاک مەنسوور اختیار و شتمان نییە دەمان دایتێ بەس بابەتەکە بەم شێوەیە واتە کەسرە و فەتحەکان تۆزێک درەنگتر دانرا لە سەرەتاوە نەبوو. والله نازانم ئەزانم نازانم کە ئیمامی بەسیرە نازانم شتی وایە. ئیمامی چی؟ والله نازانم. زۆر باشە، سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەنسوور. لە هەولێرەوە کاک سالار سەنگەرمان لەگەڵە. کاک سالار نەنا کاک سەلار نیە، خاتوونێک خاتون و سەلار سەنگەرمان لەگەڵا ئەو خات و سەلار ببوورە. خات و سەلار سڵاوی خوای گەورە لێبێتم کاتت باش. السلام علیکم. علیکم السلام وەرەحمەتوڵڵاه. خات و سەلار پرسیارەکەی ئێمە ئەوەیە کێ بۆ یەکەم جار خاڵی لەسەر پیتەکانی قورئانی پیرۆز دانا؟ دیارەوە کاکشوانی هاوڕێم ئاماژەی کێ؟ سەنار. سەنار. سەنا. سەنار. لانا خات و سەلار ناوی بەڕستمان لایە ئێمە دەزانین نووسراویشە لەسەر شاشە. سەنار سەنار سەلار نا سەنار. زۆر باشە خات و سەنار ببوورە. ئەوە زۆر جار لە پەیوەندی تەلەفۆنەکانە زۆربەی ئەو ئازیزانەی کە تەلەفۆن دەکەن سەوتیان زۆر نزمە تا ناوەکەیان دەڵێن بەغەڵەت دەگوازرێتەوە بۆمان. با بچینە لای پرسیارەکە خات و سەنار کێ بوو بۆ یەکەم جار پیتی نقطەی لەسەر یا خاڵی لەسەر پیتەکانی قورئانی پیرۆز دانا؟ ئافرین بسەر. خات و سەنار ئەم بابەتە بۆ مێژووی قورئان ینی ڕوونە یەک کەسە ناوەکە دیارە واتە نە گومانی لەسەرە و نە ڕای جیاوازی لەسرە کەسایەتیەک زمانزانێک لە مێژووی ئیسلام لە قۆناغەکانی دوای پەیامبەری ئیسلام. کێ؟ عوسمانی کوڕی عەفان. عوسمانی کوڕی عەفان. یان بیگۆڕم وەڵا بیگۆڕە ئەو نییە. ئەگەر بیگۆڕیەکەی بەسیر. چێ؟ بەستی ڕوابزانام ناوەچی ئەو حالەیە خوشکم ماڵێ. ناوی چێ؟ تۆ ئەگەر دووبارەی بکەیتەوە خات و سەنار؟ بەسیر. بەسیر؟ بەڵێ. بەسیرەکەی بۆ باشە بەسیر بۆ خات و سەنار جێگیر دەکەین. دەچینە قەڵاتزێ پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە. خات و ڕێیان ئیبراهیم. خات و ڕێیان سڵاوی خوا لەبێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتتان قبوڵ بێت. وڵای خودای گەورەتان لەوێت. عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاه. پیرۆزبایمان ڕەمەزانتان لێ دەکەن. زۆر سپاس لێوەش پیرۆز بێت. زۆر سپاس. سەلامت بێت. خات و ڕێیان پرسیارەکەمان دەزانی چییە؟ بەڵێ.
وەڵامەکەی أبو أسود الدولي کێ؟ أبو أسود الدولي ئەسوەدی زۆر باشە خاتوو ڕێیان زۆر سپاس سپاس بۆ پەیوەندیەکەت خاتوو ڕێیان چیمەن عەبدوڵڵا لە کەرکووکەوە وەردەگرین خاتوو چیمەن سڵاوی خوای گەورەت لێ بێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتتان قبوڵ بێت السلام عليكم خاتوو چیمەن دەستخۆشی بەرنامەکەتانەکەنی وێسەکە و سلتان بۆ خوازم زۆر سپاس تاعات و عیبادەتتانێ قبولتان ڕەمەزانتان پیرۆز ئامین خاتوو چیمەن پرسیارەکەمان دەزانی چییە؟ باڵێ ئەی وەڵامەکەی لەسەر هێڵی ئاسیاکەیشتن کێ؟ باڵێ گیان وەڵامی پرسیارەکەمان دەزانی؟ ئاسانکاریشیانە خاتوچی من پرسیارەکەت بۆ دەخوێنمەوە کێ بوو بۆ یەکەم جار خاڵی لەسەر پیتەکانی قورآنی پیرۆز دانا ئاسانکاریەکەش زمانزانێکە دوای پەیامبەری ئیسلام بە پرسیار لێمانی مەکە ئەبوو ئەسوەد ئەبوو ئەسوەدت بۆ جێگیر کێن چکە تۆ دوایین پەیوەندیت دوایین پەیوەندی جەنابتی ئەمشەو وەری دەگرین ئەبوو ئەسوەد تەواو وەڵامی کۆتاییە لەبەرەوەی پەیوەندی کۆتاییە کۆتا پەیوەندی من ئەم وەڵامی بۆ جێگیر دەکەین کاک جەلال زۆر باشە خاتوچی من سپاس بۆ پەیوەندیەکەت چکە وەڵامەکەش هەر ئەبوو ئەسوەدە زۆر باشە ئێمە ناوبڕێک وەردەگرین لە دوای ناوبڕەکە ناوەکانتان دەخێنە ناو تیر و پشکەوە شوانم ناوبڕەمان لەسەر پیشەوە ڕەمەزانە بڕگەی پیشەوە ڕەمەزان دیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەندێکمان بە ڕۆژ بەشێکی زۆری ڕۆژ خەوتوین بەبێ ئیش و کار هەندێکیشی شەوان تا درەنگێک تا پارشێوان سەرقاڵی کار و پیشەیەکی تایبەتی خۆیانن بۆیە مافی خۆیان هیچ نەبێ بەشێک لە ڕۆژ هیلاکن و دەبێ بنون هەرچەندە دڵنیامەوەی کە لە پێناو ڕسک و ڕۆزی و کەسابەتێکی حەڵاڵدا شەوان کار دەکەوە بەیانیش بە ڕۆژوو بێ شخوای گەورەی ئینشاءالله خەوەکەش هێر بە عیبادەت بۆ دەنووسێ لە بەرەوەی کە مافی خۆیەتی لە بەرەوەی بەشە و لە کار و کەسابەتا بووە بۆیە دەچینە لای بڕگەی پیشۆ ڕەمەزان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردین لەسەر دروستکردنی شیرینی کە لە مۆرتە و لەم ڕەمەزانۆشدا دیارە ڕێژێکی زۆر لە شیرینی لە بازاڕەکاندا ساغ دەکرێتەوە. من ئەنەس عومەرم دانیشتوی خەڵکی کەلەکەم و کارەکەم لە هەولێرە و بۆ ماوەی 4 بۆ 5 ساڵ دەبێت کاری شیرینی و حەلەویات دەکەم کێکانی من دروستی دەکەم ئیتاڵی و تورکینە ئەو کێکانەی زۆر مشتری حەزیان پێ دەکەن ڕێم بۆ کێکە لەگەڵ ڕێد ڤالڤتە کێکی سۆرەکە لەگەڵ کێکی ڕەنگاوڕەنگی دوای باران ئەو کێکی ڕەنگاوڕەنگی دوای باران زۆر مناڵەکان زۆر حەزی پێ دەکەن و شێوازەکەی زۆر زۆر جیاوازە کرێمی تایبەتی خۆی هەیە و کرێمەکەش پێکاتێ لە بنە و زبدە و لەم بوارە زۆربەی کاتەکان ئەمە سپۆنجی بەکاردێنین سپۆنجەکە تورکیە حازرە بەکاری دێنین لە بۆ ئەو سپۆنجانەی کە دەمانەوێت کێکنەوەیمان زۆرە نێزگەی 20 نوعی ئێستا حالیان ئەمە دروستی دەکەین وەکو ڕێد ڤالڤت وەکو ڕێمبۆ و چکولاتە سافقاوە و پیستاژۆ ئەو فستقەی کە تازە دروستمان کرد پێکاتەکانی ئەوەیە سەبارەت بە چکێکمان هەیە نوعیمان زۆرەیە سترۆبێریە ڕەنگی تومان هەیە زۆر نوعی ترمان هەیە لەم بواراندا کێکی ڕێد ڤالڤت کێکی سوورە ئەو کێکەیە سپۆنجمان هەیە حازرە و چەندەها دەتوانین زەیتی بەکاربینین چکە دەبێت زۆر زۆر نەرم و خۆش بێت زەیتی بەکاردێنین هێلکەی بەکاردێنین لەگە ئاو بۆ ماوەی نیم سەعات لەناو فڕن دەبێت پلەی گەرمیەکەی 180ە ئەو کێکەش کرێمەکەی تایبەتە بەخۆی کرێمەکەی پێکهاتووە لە بنە شەکر پاودەر زبدە لەگە کرێمی سائل حەجانی تایبەت بە خۆمانەیە کرێمەکەی یەکەم جار داخلی حەجانەکە دەکەین بۆ ماوەی 1 دقە دەسوڕێت دواتر لە بنەی تێدەکەین دواتر زبدە و شەکر و دەکەینە ناو مایکرۆفی ئەتا بتاوێتەوە ئەو زبدەیە دواتر تێکەلی حەجانەکە دەکەین و بۆ مای 5 دقە دروست دەبێت سەڵانی ڕابردوو ئێستا حالیان قەیران و زۆر توشمان بووە ئێستا کەمتر دەڕوە
کێکانی عید میلادی لە دایگبوونەوەوانە ئێستا کەم بووە بەس سەر ساڵەکان زۆرە لەگەڵ ڕۆژی خۆشەویستی و لەم بواراندا کێکان زۆر دەڕوا عید میلادوانە شێوازەکەشمان زۆر نوعمانەیە مشتری حەزی لە کێکی زەخم و مڕەبع و گەورەیە زۆربەی کێکامان بە چکلاتە زۆر دەڕوا کێکی چکلاتە دەبی سمۆجەکەمان چکلاتە بیت و داخلی کێکەکەش چکلاتە بیت و سەریشی دەکەینە نۆتێلە لەبەر بەرزبوونەوەی دۆلار نرخی کاڵاکەمان زۆر بەرز بووتەوە نمونەوەکو هێلکە پێشتر هێلکە بە 36,000 بوو ئێستا بیتە 8,000 ینی دووقاتی بەرزی خۆی بیتەوە بۆیە ئێستا ئەمە کێکامان بەرز دەفرۆشین نرخی زۆر گران بووە سپاس بۆخوا الحەمدلله ئینسان خۆی دەتوانی قەنەعەتی بۆ خۆ دروستکە من دەتوانم بە ڕۆژیم بۆ بەیانی دەتوانی بە ڕۆژی بی ئەگەر تۆ شەوەکەی بڵێم توانم نییە و ئیشم قورسە و ئەوە حتمما تووشی شکاندنی بە ڕۆژەکە دەبێت سپاس لۆخوای الحەمدلله هێز توانایەکی زۆر باشمەیە و کارکردن هیچ پەیوەندی بە ڕۆژیوە نیە ڕۆژی گرتن دێتەوە سەخۆت دێتەوە سەر توانای خۆت دەبی توانای خۆت بەهێزکەی ئیرادەی خۆت بەهێزکەی تا بتوانانی ئیشەکە و ڕۆژەکەش بگری الحەمدلله زۆر بەتاقەتم و هیچ کێشەمی لەگەڵ ڕۆژی و ئیشکردنەکەم بە تایبەتی ئەو ساڵ ڕەمەزان دە ڕۆژ هایتە پێش فێنکتر و خۆشتریش بووە الحەمدلله ئێستا تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتو بووە سپریت و شتی واتر هەیە ئەنی پێویست ناکە بەهانایەکە بدنیەوە لە کارکردنت بڵێم توانم نییە بە ڕۆژی بم ئێستا نمونە بەسیت پێش ڕەمەزانی هاوڕێکمە بوو ئێستاوە لە دەری ڕاوەستا لە بەر ڕۆژێ سایقە بەس سارە ڕادەگری وریان هینا بۆ خوارێ پێیان وت بە ڕۆژیمە بە ئەتو لە بەر ڕۆژێ توانات نابێت احتیادی عوزردەیە من چون پێم وت خۆت دەتوانی ئیرادی خۆت بەهێزکەی خۆت دەتوانی بە ڕۆژی بی ئێستا لە بەر ڕۆژێشە سایقاتیش دەکات و هیچ مشکلەشی نییە و الحەمدلله بە ڕۆژی ئێستا پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدەی بە ئێمە داوە کە خودای گەورە دوو مژدەی دایە کاتێ ڕۆژوان بە ڕۆژی دەبیت یەکەم فتارکردنەوەی مەغریبە دووەم لە بەهەشت خوا پاداشمان داداتەوە کە ئەو ڕۆژوان کە بە ڕۆژی دەبیت ڕۆژی مانگی ڕەمەزان سەرەتا ئەم لەکەر کارکردن و لەگەڵ ئیشکردنەکەم هەم عیبادەتە و هەم بە ڕۆژی بوونەکەش عیبادەتە و خێرەکی یەکجار گەوری هەیە ئینسان ئیش بکات و بە ڕۆژیش بی ئەوە لای خوای گەورە پاداشتێکی زۆر گەورەی بەدەست دێنیت لە دوای تەوابوونی کارەکەم دەستمە ماڵێ قورئانیش دەخوێنم تەراویحەکانیش فرامۆژ ناکەم تەراویحەکانیش دەکەم و پێویستە هەموو کەسێک لەو مانگەدا هەتا توانای خۆی گەڕ بکات لە بۆ عیبادەت و خێر و چاکە بەڕاستی ئەوە مانگی زۆر پیرۆزە پێویستە هەموو کەسێک تاکە شخصێک ئەو عیبادەتەی لەو مانگەدا پیرۆزە بکات بە تایبەتی قورئان خوێندن کێکی ئیتالیە ناوی پیستاشۆیە بە کوردی خۆمان پێ دەگوترێت کێکی فستق ئەمە سپۆنجی دروست دەکەین بە سپۆنجی سپی و کرێمی دروست دەکەین بە کرێمی فستق وەکو دەبین ڕەنگیشی گۆڕایە ڕەنگی سپی نییە ئەو دروستکردنی ئەو شێوازەی کێکەکەمان کووە سپۆنجەکە دێنین دەکەنە سێ قات وەکو بنیتان بازنەکەی بۆم شێوازەی دروست دەکەین و کێکەی دروست دەکەین دەبێت ماوەی 6 ساعات یان ڕۆژێک بەسەردا بچی بستە ناو فرێزەری ئەتا جوان بەسرێت دواتریش بەم شێوازەی ئەوەی سەری پاودەری فستقە وەکو دەبین لە عەسارەمان داوە دواتریش بەو شێوازەی دووبارە هورتری دەکەینەوە تا دیکۆرەکەمان جوانتر دەربسێت ئەو کێکە پێ دەگوتری کێکی فرۆزن ئەمە کاتێک ببڕین دەبی ئاوی گەرم بەکاربێنین چکە ئێستاوە زۆر جامتە دەبی ئیلا بە زەربی ئاوی گەرم و چەقۆی باش بیبڕین شێوازی بڕینەکەمان بەو شێوازەیە دەبی بیکەینە 12 پارچە هەر جارێک دەیبڕین دەیبیکەینە ناو ئاوی گەرمەوە دووبارە خاوینی کەینەوە و بیبڕینەوە هەتا دیکۆرەکەمان جوانتر دەربچێت هۆکاری چییە دەکەینە ناو فرۆزنی دەکەینە ناو سەلاجەی لەبەر ئەوەی کاتێک هەر کێکێک ئەگەر نەبەسترێت جوان نابڕێت ئێستا سیرکەن چەند جوان بڕایە بەو شێوازەی شوازی بڕینەکەی ئەو کرێمە کاتێک ئەگەر نەبێتە فرۆزن ئەنی نەبەسرێت کرێمەکە دێتە خوارێ و دیکۆرەکە جوان دەرناسی لە کاتی بڕنی کێکەمان بەو شێوازە دەبی بڕین
بەڵازدان و خۆشەویستان دیارە دێنە سەر وەڵامی پرسیارەکەمان لەوەی کە دوو پرسیارمانم شەوە ڕاستەکردن. پرسیاری یەکەمیان لەسەر پێشنیاری کێ قورئانی پیرۆز کۆکرایەوە. زۆرینەی ئێوە وا تێگەشت بوون کە لە سەردەمی کێیە کام لە خەلیفەکاندا قورئانی پیرۆز کۆکرایەوە. لەمەدا پێویستە ئەوەتان بۆ ڕوونکەینەوە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر ئیمامی عومەر پێشنیاری کرد بۆ کۆکردنەوەی قورئانی پیرۆز، بەڵام لە سەردەمی ئیمامی عوسماندا قورئان کۆکرایەوە. بۆیە لەو پرسیارەدا پێم وایە تەنها خاتو مەحبوبە وەڵامی ڕاستی بەدەستهێنا. لە پرسیاری دووەمیشماندا لەوەی کێ خاڵی خستە سەر پیتەکانی قورئانی پیرۆز کاکشوان ئەبوو ئەسوەدی دوئەلی بوو لە سەردەمی زیاد بین ئەبی والی بەسڕە بوو کەوتی ئەبێ شتێک کا بۆ قورئانی پیرۆز، زمانزانێکی زیرەک بوو، بڕیاریدا سەر و بۆر بۆ قورئانی پیرۆز دابنێت. شوانە گیان یان ئەمە بە من ئەگەر خێر و شەڕێکی تیا بوو با تووشی تۆ بێ. بسمیلای لێ بکە. دەستی تۆشی تێکەوتووە خێر و شەڕەکە. بەخوا ئیتر نازانم. بسم الله. پێم وایە دوایین پەیوەندی بوو وایە؟ بەڵێ. دوایین پەیوەندی خاتو ڕێیان ئیبراهیم لە قەڵاتزێ. خاتو ڕێیان ئیبراهیم لە قەڵاتزێ کە وەڵامی پرسیاری دووەم بوو. ئەبوو ئەسوەدی دوێلی وەڵامەکەی ڕاست بوو، وەڵامی ڕاستی بەدەستێنا. خاتو ڕێیان پیرۆست بێت بۆ هیوایی کە لە کۆتا شەوی مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا ناو جەنابەتێکێکی لەوانەیە کە لە تیر و پشکی کۆتاییدا بۆ خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام دەربچێت. سپاس بۆی کە لەگەڵمانە بووین، بەڵام ئێوە پێویستە پەیوەندی بکەن بەو ژمارە تەلەفۆنەی کە ئێستا لەسەر شاشەی پەیام دەرەکەوێت، واتە خاتو ڕێیان تەنها جەنابەت پەیوەندی بکا بەو وەڵی برا من تەکلیفێکم لێکراوە نامەوێت دڵیان بشکێنم لەسەر تەکلیفی برای زۆر بەڕێزمان کاک ئاریان کە دەرهێنەرە و تا ئێستاکە لەگەڵ هاوکارانی لە پشتەوە ماوەتەوە، وتی بە کۆی جەنگ جەماعەت ڕێکەوتون خاتو ئیمان لەبەرەوەی نابینا بوو خاوەن پێداویستێکی تایبەت بوو، بەڵام بە دیار ئێمەوە دانیشتۆ گوێمان لێ دەگرێ ئێمە وەکو دیارێکی بچکۆلانە بێ دیر و پشک ناوی دەخینە ناو ئەو ناوانەی کەوا بۆ کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان تیر و پشیان بۆ دەکرێت هیوادارین ئینشەڵڵا تاو کاتە تەمەن باقی بێت و بمێنین و لەو کاتە بزانین چی دەردەچێت. زۆر باشە عزیزان، پێویستە خاتو ئیمان و خاتو ڕێیان هەردووتان پەیوەندی بکەن بۆ ژمارە تەلەفۆنی کە ئێستا لەسەر شاشەیە. خاتو ئیمان لەبەرەوەی کە نابینایە من ژمارەکەی بۆ دەخوێنمەوە 1951 155 28 85 خاتو ئیمان پەیوەندی بکە بەم ژمارە تەلەفۆنەوە ئێستا بێ یاخود بەیانی بێ لە خزمەتانین پەیوەندی بکە بەم ژمارە تەلەفۆنەوە بۆی کە ناویتان جارێکی تر تۆمار بکرێت بۆ تیر و پشکی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڵێ ئێستا بەم شێوە بە هاوکاری هاوکارانم لە کۆنتترۆلەوە هاوکارم جەلال محەممەد بەرگە و بابەتەکانی ئەم شەوی میری ڕەمەزانمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر بەخواتان ئەسپێرین هاسوو دەبن. خواتان لەگەڵ.